ئازیزانمان لە هەرجەیەکن سڵاویمەتان لەوێ دەم کاتتان باش بێت بەو هیوای نەمولایەتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵی بەرگەو بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامەکەمان بینەری بن و سوودی لێ ببینن. ئازیزانم بەو هیواین پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن تا هەمووتان بە دوور بن لە نەخۆشی کۆرۆنا. خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لە دوو تەوەری سەرەکی پێکهێت لە تەوەری یەکەم و سەرەتاماندا باس لە شێوازی وەرزشکردن ئەکەین لە ماڵەوە ئەزانین لە ئێستادا بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا و ئاستی مەترسیداری ئەم نەخۆشیە هۆڵەکانی لەش جوانی داخراون. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین ئەو یاریزانانی پێشتر لە هۆڵەکانی لەش جوانیدا یاریان کردووە لە ئێستادا پێویستە لە ماڵەوە یاری بکەن یاخودنا لە هەمان کاتیشدا باسێک لەو یاریانە ئەکەین کە لە ماڵەوە یاری ئەکەن یاریزانەکان لە هەمان کاتیشدا باس لە خۆراک و خەوتن و شێوازی ئەو خواردنەوەیان ئەکەین تا چەند گرنگە بۆ ئەم یاریزانانە و تا چەند گرنگی بە وەرزشکردن بدەن لە ماڵەوە. ئەما تەوەری یەکەمان دوا بە دوای چینە سەر تەوەری دووەممان لە تەوەری دووەمماندا باس لە مێژووی سلێمانیەکەین لە ڕۆی بنیادنان و لە ڕۆی پێشکەوتنەوەوانە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە شاری سلێمانی هەموو کات پێشەنگووە لە ڕۆی بنیادنان لە ڕووی پێشکەوتن. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە مێژووی شاری سلێمانی ئەگەڕێتەوە بۆکەی لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە تا چەند ڕۆڵەکانی بوونەتە هۆکارێک بۆ ئەو ڕووداوانەی کە لە شاری سلێمانیدا ڕوویانداوە و پێویستە چی بکرێت بۆ ئەم شارە تا هەمیشە لە پێشکەوتندا بێت. ئەمە تەواوی بەرگەو بابەتەکانی ئەمڕۆمانە بەو هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بەرگەو بابەتەکانمان ببینن. بەڵای ئازیزانم هەروەکوتمان لە تەوەری یەکەم و سەرەتاماندا باس لە شێوازی وەرزشکردنەکەی لە ماڵەوە پێویستە وەرزشانی کە لە ماڵەوە ئەیکەین چی بن و لە هەمان کاتیشدا چۆن خواردن و خەوتن و ئەو خواردنەوەمان ڕێک بخەین. هەر بۆ مەبەستەش مامۆستا زرنگ سالار راهێنەر و شارەزای لە بواری کێش دابەزاندن و خۆراکزانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامانە. مامۆستاگیان سڵاو لێبێ ئەم کاتت باش بێت. سپاس دەکەم بەخێراتیت. مامۆستاگیان باس هەرتا باسێک لەوە بکەین لە ئێستادا بەهۆی نەخۆشی کۆرۆناوە هۆڵەکانی لەش جوانی داخراون. بابەس لەوە بکەین کە یاریزانان ئایا تا چەند گرنگە لە ماڵەوە بەردەوام بن لە وەرزشکردن. بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە یاریزانەکانمان دابەشەکەین بۆ سەر دوو کۆمەڵ دوو گروپ باشە. چەند کەسێکمان هەیە لە هۆڵەکانە کە وەرزشەکەن بەنیەتی لەش ساغیکە تەنها مەبەستی ئەوەیە لەشێکی تەندروستی هەبێ. بەشێکی تریشمان هەیە زیاتر کار لەسەر بنیادنانی ماسوولەکانیانەکەن بۆ گەورەبوون باوای دابنین یاریزانی پاڵەوانەتەکانن. ئەم دوو بابەتە ئەم دوو تۆپەڵە ئەم دوو گروپە هەردووکیان ئەتوانن لە ماڵەوە یاری بکەن. چەندین جاریکە بەمە ڕوونمان کردوتەوانێ هەم لە ڕێگەی لینکەکانی یوتیوبەوە هەم لە ڕێگەی مەجموعەیەک تەمرینی سادە و ئاسانەوە. چۆن سادە و ئاسان؟ ئێمە شتێکمان هەیە لە عیلمی تەدریبا پێوترێ بەدی وۆیت، یعنی کێشی لەش خۆی. یاریزانەکە ئەتوانێت قورسایی لاشەی خۆی بەکاربێنێ بەبێ بەکارهێنانی هیچ ئیکویپمنتێک، هیچ ئاداتێک، هیچ ئالەتێک چەندین ڕاهێنانی تایبەت بۆ سەرجەم ماسوولەکانی بکە بەبێ ئەوەی کە هیچ مەسرفێک یاخود هیچ شوێنێک داگیر بکە لە مەساحێکی بچووکی شاتوانێت ڕاهێنانەکانی خۆی ئەنجامدا بە یارمەتی چی؟ بە یارمەتی کێشی لەشی خۆی. وەکو ئێمە بابەتی کرۆسفیتمان هەیە، سیستمی تاباتامان هەیە، سیستمی زۆمبامان هەیە، سیستمی تەمرینە هەواییەکانمان هەیە. هەموو ئەمانە بەبێ بەکارهێنانی هیچ شتێک بەکارێت لاشەی خۆی بە تەندروستی ئەهێڵێتەوە، بەڵام سوودی هۆڵەکەی پێ ناگەینێ، بەس ئەتوانێت مەینتینس ئیدامی ئەوە بکە کە هەیەی. بێگومان مامۆستا لەم کاتەیە پێویستی بە ڕاهێنەرە یاخود خۆی ئەتوانێت دیاریەکان هەردوو حاڵەتەکە دروستە. ئەکرێ یاریزانەکە لە ڕێگەی پەیوەندیکردن بە ڕاهێنەرەکەی خۆیەوە بە پێی توانای لاشەی ڕەگەزەکەی نێرە یامەیە تەمەنی چەنە چ مەبەستێکی هەیە لە ڕێگەی ڕاهێنەرەکەیوانێ ئەو لینکی ڕاهێنانانی بۆ بنێرێ و لەسەر یاریکە بەدەر لە مەشکەسەکە ئەگەر پەیوەندی بە هیچ ڕاهێنەرەکەەوە نەبێ ئەکرێ وەکو ئەرزم کردی لە ڕێگەی تاباتا کرۆسفیت ستامینا تەمرینی تەحمولەکان هیت سیستم ئەمانە زۆریان مەدرسەکان با بڵێن شێوازەکانی ڕاهێنان ئەتوانێت خۆی پێڕەویان کات هیچ کێشێکی دیانە. گروپی دووەمیشمان ئەو کەسانن کە وەرشەوانێکن ئاستیان بەرزە بنیادنانی ماسوولکەیەکی ئازبەرزی هەیە، تۆپەڵی ماسوولکەیەکی گەورەی هەیە، کێشێکی زۆری بەکارهێناوە، مەسرفێکی زۆری کردووە، ئەویش ئەتوانێت بە یارمەتی قورسایی لەشی خۆی هەروها ئەو ئەشیانی کە لە ماڵەکەیە هەیە، تەپڵەک، کورسی، قەنەفە، فەرش، پاڵمان بە سەلاجەوە، مناڵەکانی خۆی، دەبەی ئاو، هەموو ئەو شتانی کە لە چواردەورێتی ئەتوانێت بەکاری بێنێ ئەویش وەکو چی؟ مەینتینس ئیدامە، یعنی درێژە پێدەری ئەو توانا و سایزە ئەو حەجمەی کە هەیەی، بەڵام ناتوانێت لەوە زیاتریکە. چونکە خۆ دەزانی هۆڵەکان ئەشیان زۆرتیایە، ئالەتیان زۆرتیایە، بەس ئەتوانێت ئەو فتری کەرنتینە چەندێک بخایەنێ ئیدامە ئەوەی کە بەلاشێوێتی بیهێڵێتوانێت کە کەم نەکە. مامۆستا بەدەل لەوەی کە ئەوانەی ئاسبەرزن باستکردن هەنێک کەس هەیە تازە دەستیان کردوە بە یاریکردن. ئەمەوێت ڕێنمایی بدەیتە ئەوانە لە ماڵەوە چۆن یاری بکەن سەرەتا. باش کەسێکمان هەیە سەرەتا
بە حکمی کەرەنتینە بە حکمی نەبوونی دەوام بە حکمی بوونی ڕۆژێکی درێژ و کاتێکی زۆر وەکو جەنابە دەوتت سەرەتا ئەوێ دەست پێ بکە لەم حاڵەتەیە دابەشکردنمان هەیە ئەو لۆدەیەکەی خاتە سەر خانی ماسوولکەکانی دابەشێکا بۆ چەند ڕۆژێک باشترین کات بۆ کەسێک سەرەتای بێ لە هەفتەیەکە 3 بۆ 4 ڕۆژە بەڵام ئەم 3 بۆ 4 ڕۆژە ئەبێ ڕێز لە بینیا بێ بۆ نمونە ڕۆژە تاکەکان هەڵەبژێرە یان ڕۆژە جووتەکان شەمە دووشەمە چوارشەمە یان یەکشەمە سێشەمە پێنجشەمە و هەروەها ئەو ڕاهێنانە سەرەتایانەی کە ئەکرێ لە ڕێگەی یوتیوب و لە ڕێگەی ئینتەرنێتەوە وەری بگرێ ڕۆژانە لە 15 بۆ 30 خولەک ئەتوانی یاری لەسەر بکات بەبێ بەکارهێنانی هیچ شتێک وتمان قورسایی لاشەی خۆی بەکارهێنێ بەڵام ئاست بە ئاست ئەمە پێویستی بە گۆڕانکاریە چونکە لەشی ئینسان تۆ تا چەند لۆت خەیتە سەری خۆی ئەگونجێنێ پێویستی بە زیاتر هەیە دوایی ئەکرێ هەموو 45 ڕۆژکەڕەتێک یاخود 30 تا 45 ڕۆژکەڕەتێک ئاستی بەرنامەکانی بەرزتر کاتەوە هەمووشی لێڤڵە هەمووی ئاست ئاستە مامۆستا باسێک لۆ بکەین زۆرێک لە خانمان باس لەوە ئەکەن ئێمە لە ماڵەوە ئیشەکەین ئەمە تا چەند جێگەی وەرزشکردن ئەگرێتەوانێ ئەڵێن ناچین بە وەرزش لەبەرەوەی کە ئێمە لە ماڵەوە ماندوو ئەبین ئیشەکەین ئەمە تا چەند جێگەی وەرزشکردن ئەگرێت پرسیارەکە جوانە چکە زۆر جارە پرسیارەمان لێکرێ هەم خانمان کە بە ڕێزە دەڵی لە ماڵەوە ئیشەکەن بە پێوە زۆرە وەستەیە گسکەیە حاجەتە شووە ماڵە سڕێ ئەچێتە قاتی سەرەویەتە خوارەوە یاوە خۆت پیاوانیشمان هەیە یاریزان هەیە کەس هەیە لە مامۆستا من ئیشەکەم کرێکاریە ئەدە ڕۆژی وا هەیە بۆ نمونە 200 بلۆگە بەمە قاتی سەرەوە یان کارمەندە لە شوێنێک ئیشەکەی قورسە لە مەخزن ئیشەکە خەبەرە ناخۆشەکە ئەوەیە ئەو جوڵانەی کە خانمان لە ماڵەوە ئەیکەن یان کەسێک لە دەرەوەیکە چونکە سیستماتیک نییە چونکە تەنزیمیتیانە بە وەرزش حسێب نییە بۆچی یەکەم ماوەکەی درێژە دووهەم ڕەچاوی سووڕی خوێن ناکرێ بەڵەت فڵەوتە و ژمی خوێن و ناردنی بۆ ماسوولکەکان خاڵی سێهەم شدە کەسافە چڕی تەمرینەکە لەسەر شوێنێکی لاشەی نییە لەسەر هەموو لاشەیەتی ئەمە بەداخەوە بە وەرزش حسێب نییە جوڵەیەکی ڕۆژانەیە بەڵام بیریشت نەچێت کەسێک لە هەفتەیەکە 3 ڕۆژ 4 ڕۆژە چێتە هۆڵێک سەعاتێک یاریەکە دەیان قاتی ئەو کەسێک کە لە ماڵەوە ئیشەکات یان لە دەرەوە ئیشەکات سوود دەبینێ بۆچی ئەمیان تەنزیمە سیستماتیکە حەسب ئیتیجاهی ڕۆشنی خوێنە حەسب تەمارینی دەفع و سەحبە حەسب ئەکتینی میۆسینی ناو ڕیشاڵی ماسوولکەکانە هەموو ئەمانە لەبەر چاوە گیرێ بەڵام لە ئیشی ڕۆژانەیە لەبەر چاو ناگیرێ بەڵام خەبەرێکی خۆشیشمان پێیە خەبەرە خۆشەکە ئەوەیە زۆر باشە کەسێک بتوانێت لە ماڵەوە تەمەڵینەکە بابە جوڵەی ماڵە خۆی خەریکە ئەوەش نەختێک سوودی پێگەێنێ هەنێک سوڕی خوێنی چالاگەکە هەنێک جوڵە و حرەکە و نەشاتی بۆ دروستە بێ لەوە باشترە کە بە تەواتی دابنیش مامۆستا ئەم جوڵانە ئەم وەرزشانەی کە لە ماڵەوە ئەنجام ئەدرێت بۆ ئەوەیە کە ئاستی یاریەکان بەرزتر بکرێتەوە یا خۆت کێش ڕابگیرێت لەو ئاستەیکە خۆی هەر ئەوەش ئەتوانم بڵم هەردوو قسەکەی جەناب دەڕێتەیەچێ بۆ نمونە کەسێکی ئاساییە داوامێکی مۆزەفی هەیە باشە ڕۆژانە پێویستی بە 2000 گەرمۆکە سوعری حراری کالۆری خواردن هەیە ناوێ ئەو لە شولاری کە هەیەی چ بەرەو قەڵەوبوون بڕات چ بەرەو دابەزی بڕات لەم حاڵەتەیە چیەکە ئیدامە هێشتنەوەی ئەم لاشەیە بە چی ئەکات بە تەنزیمی وەرزش لەگەر ڕێخستنی سیستمی خواردنەکەی چۆن ڕۆژانە بڕی پێویست کالۆری وەرەگرێ ئەو نیە کە پێویستی پێێتی نەکێشی پێی سەرەکەی نەکێشی پێی دابەزێت لەم حاڵەتە توانێت ئیدامەی لاشەی خۆی بکە لەسەر ئەو شەیپ و سایزە بیهێڵێتەوە کە خۆی ئەوێ خاڵێکی تریشیان کەسێک ئەگەر بیەوێ ئاستەکەی بەرزکاتەوە وەکو بە جەناب تەموت بۆ نمونە ئێمە سیستمی تاباتامان هەیە تاباتە هەروەی کە جەناب و بینەرانی بەڕێزی لێ شارەزا بن دکتۆریکی یابانی بوو ناوی ئیزۆمی تاباتایە ساڵی 96 لە پەیمانگای فتنێسی زانکۆی تۆکیۆ دکتۆرای لەسەر ئەم تێزە هێنا یعنی ئێمە بەحسی جامیعی لەسرە ڕاهێنانێکی ئاست بەرزە بەڵام لێڤڵە ئەتوانێت ئەو کەسەی کە سەرەتایکە بە 4 خولەک دەست پێەکە هەموو ڕاوندێکی 4 خولەکە دوایی بەرزە بێتەوە بۆ 8 ئەچێتە 15 ئەچێتە 30 بەو شێوازە ئەتوانێت پەرە بەتوانەکانی خۆی با بەڵام بۆ مەرجەی ئەویش تەنزیم و سیستمەکەی تێک نەچێت بێگومان مامۆستا زۆر کەس هەن کە لە یوتیوب ئەیانوێت بۆ یاریە بگەڕێن بەبێ شارەزایی ئەم یاریانە دووبارە ئەکەنەوە تا چەند گرنگە بەپێی ئاستی خۆیان ئەو یاریانە بکەن باش وتمان ئەگەر کەسەکە پەیوەندی بە ڕاهێنەرێکەوە هەبێ یاوە خۆت ڕێنمایی لە ڕاهێنەرێک وەربگرێ یان پێشتر لە هۆڵێکا بۆ پەیوەندی لەگەر ڕاهێنەرە کۆنەکەی خۆیان ماوە ئەکرێ بە پێی وەرگرتنی ئەم شتانی کە من بۆت باسەکەم خاڵ بە خاڵیان ئاستی ڕاهێنانەکان بە پێی لاشی خۆی دابنێ خاڵی یەکەم تەمەنی 18 ساڵە یان تەمەنی 45 ساڵە ڕەچاوکردنی خاڵی تەمەن ڕەگەزەکەی ئافرەتە یا پیاوە خاڵی سێهەم بوونی هیچ نەخۆشیێکی درێژخایەن شەکری هەیە زەختی هەیە ڕەبۆی هەیە نەخۆشی بەستەرەژی و جونگەکانی هەیە سەوفان و داخورانی جونگەکانی هەیە
هەروەها جگەرە مەشروب نێرگەلە هەروەها بوونی نەخۆشی درێژخایەن هەروەها بەکارهێنانی هەنێک لە دەرمانی نەخۆشە درێژخایەنەکان هەروەها ئەو وەرزی کاری تیاکە شێوازی خواردنەکەی هەموو ئەمانە بێ لەبەر چاوبگیرێ اینجا ڕاهێنەرەکە ئەتوانێت سیستمێکی تەدریبی گونجاو و ئەم کەسە دیاریکە و بەپێی تەوسیە بەپێی بەرنامە بەڵام ئەگەر کەسەکە واماندانای پەیوەندی بە هیچ ڕاهێنەرێکەوە نییە لەم حاڵەتە خۆی کە سێر چەکا بۆ ڕاهێنانەکان ئەکرێ من پێ دەڵێم چەند ڕاهێنانێک وەرەگرێ بەڵام هەنێکیان لەوانەیە بۆ ئاستی ئەم نەگونجێک بۆ نمونە ڤیددیوێکی تاباتا بینێ زۆر معجیبە پێی کوڕێکی گەنجە تەمەنی 18 ساڵە سەرجەمی لاشەی ماسوولکەیە ئەمیش تەمەنی نزیکی وا بۆ 50 ساڵە چێ و 85 کیلۆش وەزنێتی باشە ئەو جوڵانی کە ئەوەی کا بەم ناکرێ ئەگەر ئەم زەختیش لە خۆی بکا بیکات ئەچێتە بابی چیەوە پێکانی وەرزشی یەکەوابوو لە باتی لەشی خۆی تەندروستکە خراپی کرد بۆیە هەر پرسکردن بە کەسێک بە ڕاهێنەرێک وەرگرتنی ڕێنمایی باشتر لەوەی سەربەخۆ ئیشەکان کرێت مامسا کاردیۆ بەشێکی گرنگە لە یاریکردن پێش یاریکردن یاخۆ دوای یاریکردن ئەکرێت ئەمە بزانم کە ئەگەر هاتو ئێمە لە ماڵەوە وەرزشمان کرد بە بۆنەی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆناوە چۆن ئەم کاردیۆ ئەکرێت ئایا پێویستی پێێت یاخۆ نا باش کەوتۆتە سەر یاریزانەکە بۆ نمونە تۆ یاریزانێکت هەیە لەشێکی وشک و ماسوولکەی هەیە دروستە ئەم کەسەکە لەشێکی لوشک و ماسوولکەی هەیە زیاتر پێویستی بە باڵچینە پێویستی بە گەورەکردنی تۆپەڵی ماسوولکانێتی ئەکرێ سەرەتا 5 بۆ دەخولێکی یەکەم لە ڕاهێنانەکانی کاردیۆ بکە چ سوودێکی لێبینێ تەوژمی خوێنی زیاکە ڕێژی وەرگرتنی ئۆکسیژین زیاکە لاشەی گەرمە بێ ئیستیعداد وەرەگرێ ئەچێتە بابی ئامادەکاریەوە بەڵام کەسێکمان هەیە ئێوێ کێش دابەزێنێ یاوەخو تەنگە نەفەس ئێوێ هەناسەکانی درێژکە یان قەڵە و ئێوێ لە قەڵەوی نەجاتی بێ لە هەردوو سەرەوە کاردیۆمان پێویستە سەرەتا کە ئەو کاردیۆ ئەکات ئەچێتە بابی ئەحماوە چێتە بابی ئامادەکاریەوە سۆڕی خوێنی بۆ چالاگەکە نەرمونیانیە بەخشێ بە جونگەکانی بەڵام لە کۆتایی ڕاهێنانەکەیە کە بە ئیجباری ئەبێ کاردیۆکە لەویا بۆ سووتانی چەوری بەکاریە چۆن ئەم کەسە دیارە ڕێنمایی وەرگرتووە کە لە خواردنەکانیە کار بوو کالۆری کەم کاتەوە ئەو خواردنانی کە سەرچاوی وزن دروستە لە کاتی ڕاهێنانەکەیە کە لە سەرەتاوە دەست پێگات تا ئەگاتە سێ لە سەر چواری ڕاهێنەرەکەی کە ڕاهێنانەکانی کە تەواوێکات لە چی ئەسووتێنێ شەکری گلایکۆجینی خەزنکرا و لە جگەر و ماسوولکەکانی هەتا یەتە خواری تەمرینەکەی کە ئەگاتە کۆتایی شەکری گلایکۆجین بەرەو نەمانەچێ اینجا ڕاهێنەرەکە کە پێیوتوە ڕاهێنانی کاردیۆ بکە لەو حاڵەتەیە جگەر ئیعاز بۆ دەماخەنێرێ ئەڵێ من هیچ سەرچاوێکی شەکری گلایکۆجینم پێ نەماوە ئەم کەسە کاردیۆکە و زەلێکوە بێنم لێرانە پلان بیەتە پێشەوە دەماخێژی ئاز بە خوێنەیە لە چەوری خەزنکرا ئەنێرێ بۆ جگەر تاوەکو تەحویلیکا بە زەبری ئەنزایمەکان بیگا بە شەکری گلایکۆجین و گلوکۆز کەوابوو ئەو کەسی کە کێش داوەزێنێ ئەوەی کە ئێوێ لە شولاری ڕێک بێ کەسێک ئێوێ تەندروستیەکی باشی هەبی و ڕێژەی هەناسە و میتابۆلیزمی زیابکە کاردیۆی کۆتایی ئەو شوێنەیە کە چەوری خەزنکراوی تیاسووتێ ینی زۆرترین بڕی تەمرینەکانی بێ احتیمال کاتە سەر کاردیۆی دوای تەمرینەکانی مامۆستا زۆربەی کەس هەن لە کاتی یاریکردنا تاواکەرە خۆراکیەکان بەکارهێنن یاخود چاوری سوتێرەکان فاتبێرنەر CLA ئەمانە بەکارهێنن ئەمە بزانم کە لە ماڵەوە ئەگەر یاریمان کرد ئەمانە پێویستەکە بەکاربهێنرێ یاخود پێویستە وازی لێ بهێنرێت ئەمەش هەر پرسیارێکی زۆر باشە چکە زۆر خەڵک پرسیارەمان لێکە تاواکەرەکان ناوی خوان بخوانە تاواکەری سیستمی خواردنن تاواکەرەکان دابەشی دوو بابە بن هەنێکیان ئاساییە تەنانەت کەسێکی ئاساییش بەکاری بێنە کە وەرزشەوان نەبێ چکە هیچ کێشێکی تەندروستی دروست ناکا وەکو CLA وەکو ئەلکارنتین وەکو ئۆمیگا 3 وەکو ئەماینۆ ئەسیدەکان وەکو BCA برانچە چین ئەماینۆ ئەسید ئەمانە سەرچاوێکی پڕۆتینین وەربگیری ئاساییە بەڵام هەنێک بابەتمان هەیە ئاستیان زۆر بەرزە ئەوانن کە با بڵین کاری سووتانی چەوریە ئازبەرزەکانەکەن وەکو ئەو بابەتانی کە کافاینیان زۆرە ئیفیدرینیان زۆرە ڕێژەی وەرگرتنی هەناسە زیاکە لیانی دڵ زیاکە میتابۆلیزم سەریعەکە یاخود فێرمۆجینیکە لاشەکە گەرمەکە ئەمانی کە ئاستیان بەرزە لە ماڵا بەکار نایە بۆچی چونکە ڕاهێنەری ناو ماڵەکە وەکو ڕاهێنیانی ناو هۆڵەوەرشەکان نییە ناتوانانی تۆ کێشێکی زۆر بەکاربێنی ئالەت و جیهازی زۆرت لە بەردەستانیە ئەگەر ئەو بابەتە ئازبەرزانە بەکار بێت دوای ئەوە سایدی ئیفێکتێ بێ ینی ریڤێرز ریاکشنی پێڵەن بە ئینگلیزی ینی نەتائیجی عەکسیە بێ لە باتی ئەوەی کە سوودی پێبگەینێ بێتە هۆی مای زەرەر بە تایبەتی بۆ کوێ بۆ سەر گورچیلەکان و بۆ سەر جگەری بەڵام کە گەڕایەوە هۆڵەکان ئاستی ڕاهێنانەکانی بەرز بۆەوە ئەکرێت تاواکەرەکانی تریش بەکاربێنێ بەس بۆ ماڵ وا باشترە
ئەو تاوکارانە بەکاربێت کە ئاستیان مامناوەندە و کێشەی مستقبلی دروست ناکە. مامۆستا ئێوەکو ڕاهێنەرانی لەش جوانی لە کاتی یاریکردنە هەوڵ ئەدەن کە پلانێک دانن 100% جێبەجێ بکەن. ئەمەوێت باسێک لەوە بکەین کە چی بکەین لە ماڵەوە ئەگەر یاریمان کرد لە سایە هەفتاش هیچ نەبێت جێبەجێ بکەین و بتوانین کە کێشێکی باش لە لەشمان دابەزێنین. بە دڵنیاییەوە تەڵەن شتێکمان هەیە پێڵێن مەبەست هەدەف گۆڵ باشە هەر یاریزانێک یاریەکە دیارە مەبەستێکی هەیە ئامانجێکی هەیە شتێک لە مێشکاتی کە بیگاتێ هۆڵ داخراوە کەرنتینە ناتوانێت بچێتە هۆڵەکان وەرزشگا باشە لە ماڵەوە ئەتوانێت وەکو ئەرزم کردی بەو چواردەورەی خۆی بەو قەنەفە و کورسی و فەرشوشتانە دەبەی ئاو و مناڵە بچکۆلەکانی خۆی ئەتوانێت سەرجەمی ڕاهێنانەکانی دروستکە لە ماڵەوە بەڵام من لێرەوە پێ دەڵێم ناتوانێت لە ساسە وەکو هۆڵەکەمێت ئەمە وەکو ڕاهێنان ئەتوانێت بە دەیان لینک هەیە کە تەمرینی سەرجەم ماسوولکانی بۆکە لە تەنزیمی خواردنەکەیە تا سەر ئێسقانە بێ ئاگاداری چی بێ کار بوو کالۆری کەم کاتەوە لە سیستمی خواردنەکەیە بۆچی چونگەسە ناچێتە دەرەوە لە کارەکەی ناڕوە ئیش ناکە ناچێ بۆ دەوام سارە لێ ناخوڕێ بە پێ ناچێ بۆ بازار ڕاهێنانی دەرەوە ناکە مەجای چوونە دەرەوەی نییە بە شاخە سەرکەوێ بچێ بۆ مەسبەحێک مەلە بکە بچێ دوو گۆڵی بکە هێ لەم حاڵەتەیە بێت چی بکات ڕێژەی وەرگرتنی خواردنەکانی کەم کاتەوە چونکە زیادەی هەموو سەرچاوەیەکی خۆراکی لە لەشی مرۆڤ دوایی کە هەموو ئیشە ئەندامەکانی لەش تەواو بوو زیادەی ئەو خۆراکە تەحویلە بێ بۆ چەوری کاوابوو خاڵی یەکەم پێڕەوکردنی ڕێنمایەکی باش بۆ ڕاهێنانەکانی خاڵی دووەم تا سەر ئێسخان ئاگاداری سیستمی خواردنەکەی بێ ڕێژەی کار بوو کالۆری کەم کاتەوە بۆ مەبەستەی کە زیادەکەی تەحویل نەبێ بۆ چەوری خاڵی سێمینیشیان تاوکەرەکانی ئەوەی کە سادەیە بەکاری بێنێ من لێرە پێتەڵەمەکو جەنابەت وتت لە سا هەفتا بۆ 75 مەبەستەکەی ئەیگاتێ ئینشاءڵڵا کە قاعەکانیش کرایوانێت توانێت ئەو لە ساڵسمەجیکەش زیاد مامۆستا بابینە سەر باسی ئەوەی کە زۆر بەمان بەهۆی ئەم کەرەنتینێ و لە ماڵەوە بوونمان درەنگ ئەخەوین و درەنگیش هەڵاستین ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر و کەسەی کە وەرزش ئەکات و تا چەند کاریگەری هەیە لەسەر یاریەکان کە ئیکات بەدڵنیاییەوە ئەگەر مەسەلەی کەرەنتینیشی لێ دەرکەی دەیان نا سەدان دیراسات هەیە ئیسپاتی کردووە کە باشترین کاتی خەوتن ئەوەیە تۆ نزیکی 8 سعات شتێک کەمتر شتێ زیاتر بە پێی پێداویستی لاشەکە ئەو نە سعات خەوت هەبێ و باشترین کاتی خەوەکەش کە تیا بخەوی ئەوەیە کە لە سعات دەی شەوا بخەوی تا 6 بەیانی بەڵام بە حکمی ئەم سەردەمە تازەی و بە حکمی کەرەنتین و بە حکمی خەڵک لە ماڵەوەیە خەڵک بە عام درەنگە خەوێ سعات 2 3 4 خەوێ لەو سەرەوە درەنگ هەڵەسێ هەمەیەکێک لە زەرەرە گەورەکانی ئەوەیە ئەمە کاتێکمان هەیە کە لاشە تعمیری خانەتێک شکاوەکانی خۆیەکە بە ئینگلیزی ریپێر و ریکۆڤەری پێڵێن باشە چکە تۆ لاشت بەردەوام خانی لێمرێ بەردەوامیش بەقەدەر ئەوە کاتی پێویستە چی بکە ئەو خانە مردوانە دروست کاتەوە زیینوی کاتەوە ئەمەش لە کاتی کەیە کاتی شەو و ئیسراحەت و خەوتن ئەو کاتی کە لەشی پێویستی بۆ وەرگرتنی ڕێستە بۆ زیادکردنی توانای ماسوولەکان خەزمکردنی پڕۆتین چاکردنەوەی خانەتێک شکاوەکان ئەو بەخەبەرە لەم حاڵەتە تۆ لە کاتی چیەگری لە کاتی تعمیر عاقیبەتەکەی ئەمە چیە بێ تووشی فەتیکە بێ فەتیک ینی هاتنە خوارەوەی توانای ماسوولکە و لاشە هەم تێرخەو نابێ هەم قژی ئەوەرێ دەستی ئەلەرزێ چاوی کەم حکومە بێ شتی بیرێچێتەوە سیستمی هەرسی تێگەچێ زۆر خراپ قەڵەوە بێ چونکە ئێمە ئەوشمان بیر نەچێت لە کاتی خەوی قوڵە هۆرمۆنی گەشە کە سۆماترۆپینی پێڵێن پیتۆتەری گلاندەریە ژێرمێشکە ڕژێن ئەمە کە شەو ئینسان خەوێکی قوڵیە بێت یارمەتیشی زۆر باشە بۆ سووتانی چەوری لەوەشە ئەوەشی لاکی زەچێ کەوابوو بە کۆی گشتی بە کەرەنتین و غێری کەرەنتینیش باشتر وایە 8 سعات خەوی ڕێک و پێکت هەبێ لە 10 بۆ 6 بەیانی مامۆستا ئەمە باسێک لەوە بکەین کە لەکەیدا وەرزش بکرێت باشە زۆربەی کەس هەیە باس لە وەرزشی بەیانیانەکەن ئەمە تا چەند گرنگە کە وەرزشەوانان بەیانیان زوو وەرزش بکەن باش وەکو زانست وەکو ناحیە زانستیەکە باشترین کاتی تەمرین باوای دابنین بە زمانی خۆمان تاقی بەیانیە ینی لە بەیانیەتانی ئەوڕۆ بە تایبەتی 8 بۆ 10 بەیانی بۆچی چکەسە پێشتر باسمان کە لە بەڕگەی پێشوە تمان خەوێکی کاملی هەبووە ئەم کەسە 8 سعات خەوی هەبوو بێ سەرجەم ئیشە ئەندامەکانی لاشەی لە تعمیری هەموو خانەکان بۆ دروست بووە ڕێژەی دەردانی سۆماترۆپینی لە بەرزترین ئاستایە بەیانیان کە هەڵەسێت وەرزش ئەکات هەوڵ بە حەدە ئیمکان سەرچاوی کاربۆیدرات وەرنەگرێت بۆچی لەبەرەوەی کە لە چەوری خەزمکراوی لاشەی خۆی بسووتێنێ هەروەها کاتی زیندە چالاکیە کاتی کردداری دەرپەڕاندنی وزەیە کە خی گەورە مرۆڤی وا دروست کردووە لە سەرەتای ڕۆژە هەتاوەکو نزیکی پێش عسر لاشە لە ئەو پەڕی ئاستی توانایە بۆ دەرپەڕاندنی وزە بەڵام لە دوای عسر بەرەدواوە کەین بۆ ئێوارە شەو کاتی ئیسراحەتە کاتی تعمیرکردنی خانەتێک شکاوەکانە ئێمە لەو کاتەیە چین ڕاهێنانەکەی وەکو کردن ئەکرێ بەڵام وەکو سوودی وەرزشی پرسیار لەو کەسانەکە کە وەرشەوانن بڵێ وەرە هەفتەیەک بە شەو یاریکە
هەفتەیەکیش بە بەیانی یاریکە هەست بە فەرقەکەیەکە هەم لە ڕووی چالاکی بەدەنیەوە ئەتوانێت چالاکی بەدەنی باشتر بێ هەروەها سوود زیاتر لە چی وەرەگرێت لە ڕاهێنانەکان و شەوێش زووتر خەوی لەکەوێت. مامسا کاتی یاریکردن بەپێی یاریزان ئەگۆڕێت یاخود بەپێی ئەو وەرزشەی لە ماڵەوە ئەکرێت یاخود لە هۆڵەکانی لێش جوانی باش هەردوو حاڵەتەکە ئەو قسەی جەناب بڕێتەیەچێ توانای یاریزانەکە ئاستەکەی ئەو مەبەستەی کە هەیەی تەمەنی هەموو ئەمانە تەسیل لەسەر چیەکە لەسەر تەوقیتی تەدریبەکە شتێک باو لە ناو ئەوساتی کەمالەسام و لە ناو قاعەکانە کە ئەڵێ تەمرین وا باشترە لە 45 دقیقە تەواو بێ ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە ڕێژەی دەردانی هۆرمۆنی گەشەوە هەیە چونکە بەپێی دراساتە عیلمیەکان هۆرمۆنی گەشەی ئینسان لەو کاتی دەست بە چالاکیەکە کە ئەگاتە بەرزترین ئاستی تا 45 دقیقە لە دوای 45 دقیقەوێتە خوارەوە باشتر وایە ڕاهێنان بە خۆگەرمکردنەکەشەوە لە 45 بۆ 6 دقیقە زیاتر تێنەپەڕێ ئەمە بە شکڵێکی گشتی بەڵام ئەگەر کەسەکە لاوازە یان نەخۆشی هەیە یا تەمەنی هەیە ئەکرێت 30 بۆ 45 دقیقە یاریکە بیریشمان نەچێ وێریزانانی کە ئاستیان زۆر بەرزە لە پاڵەوانەتەکانیان بەدڵنیاییەوە ئەچێتە 45 هەتا 90 دقیقە تا سەعات و نیوی ژەڕۆ ئاساییە تاو کاتە مامۆستاوەکو و دوامین پرسیارم دوارێنمایی بەڕێزت چییە بۆ ئەو کەسانەی کە لە ئێستادا ناچنە هۆڵەکانی لێش جوانی و لە ماڵەوە یاریەکەن خاڵی یەکەم سیستمی خواردنەکەی تێک نییە چونکە بە حکمی کەرەنتین بە حکمێک ئێمە کۆرسی زۆرین بە یاریزان خەڵک زۆرێتە لامان زۆرترینی کێشەی لەوە هێڵێ مامۆستا چارم نییە چی بکەم هەر لە ماڵەوە دانیشتم هەرچیەکە هێنن ئەی خۆم چونکە خواردنی زۆر هەموو زیادەکەی جگەر تەحویلێکا بۆ چەوری ئاگاداری سیستمی خواردنەکانی من خاڵی دووهم دروستکردنی جوڵێشی منەظەم و ڕێکخراو بۆ ئەوەی کە لە هۆڵەکان بە 6 مانگ بە 3 مانگ بە ساڵێک بەدەستی هێناوە لە ناوی نەبا دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ مامۆستا زرنگ سالار راهێنەر و شارەزای لە بواری کێش دابەزاندن و خۆراکزانی کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان بوو بەڵێ عزیزانم ئێستاش بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیامنەرمان سەرباز لە هەولێرەوە لەگەڵمانەیە سەرباز سڵاو لێبێ و ئەم کاتت باش بێ دەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چی کۆژین سڵاو لە تۆ لە سەرجەم بینەرانی گەلی کوردستان سەرەتا دەمەوێت لە زانیاریەکانی ڕۆژ دەست پێ بکەم دیارە ئەمڕۆ لە شاری هەولێر بڕیاروا بوو کاتژمێر 11 لە بەردەم داواکاری گشتی گرتبوونەوەی بەشێک لە زیان لێکەوتوانی پرۆژەی گوندی کۆری بەڕێوە بچێت بەڵام هێز ئەمنیەکان ڕێگەیان نەدا کە زیان لێکەوتوانی ئەو پرۆژەیە لە بەردەم داواکاری گشتی گرت ببنەوە و یاداشتێک ئاراستەی داواکاری گشتی بکەن و لەلایەن هێز ئەمنیەکانەوە بەشێک لەو ڕێخەرانی ئەم خۆپیشاندانە دەستگیر کران و تا ئێستاش چارەنووسیان نادیارە لەلایەکی دیکەوە هەر ئەمڕۆ گرتبوونەوەی بەشێک لە جوتیاران و کاسبکاران باڵێن ئەوانەی کە جوتیارن لە پارێزگای هەولێر بە تایبەت لە ئێستادا کە وەرزی پێگەیشتنی تەماتەیە ئەوانیش گرتبوونەوەیان لەسەر ڕێگای سەرەکی هەولێر دۆک و هەولێر بووسڵ ئەنجامدا و تەواوی ڕێگاکە داخرا و هەروە جگە لەم ڕێگایش ڕێگای هەولێر گوێڕیش بە تەواوی داخرا و تاوەکو ئێستاش ئەم ڕێگایە بەداخراوی ماوەتەوە لەلایەکی دیکەوە دەمانەوێت قسە لەسەر کەرتی تەندروستی و با بڵێن بە شێوەیەکی گشتی ڤایرۆسی کۆڕۆنا و لێکەوتەکانی و ئەو نەخۆشانەی کە لە ئێستادا لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی دۆخی با بڵێن لە ئێستادا دۆخی دەرمان لە چ ئاستێکدا و پێداویستە پزیشکەکانی لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدا بە میوانداری دکتۆر دیار ئیبراهیم بەڕێوەبەری کۆگاکان و پێداویستە پزیشکەکانی دەرمانی هەرێم دکتۆر سڵاو لێبێ سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەین ئەگەر باسی دۆخی نەخۆشانی باڵێن ئەو نەخۆشانە پێکا بە ڤایرۆسی کۆڕۆنا لە چ ئاستێکدا دۆخیەوە سڵاو لە جەناب تو سڵاو لە بینەرانی کەناڵی گەلی کوردستان بەداخەوە ئەو دۆخی ئێستاتیدای ئێمە ڕێژەکان ڕۆژانە لە زیاد بوونن هەرچەند ڕۆژێک کە لێدوانێک کە باسێک کە هەواڵێک گوێبیست دەبین هەمویان ڕوو لە زیادبوون و بەداخەوە زیادبوونەکانیش هەمووی بەو کاریگەری خراپەیە کە لەسەر دەرونی هاوڵاتیان و لەسەر کەرتی تەندروستی و لەسەر ئەو دۆخی ئێستای هەرێمی کوردستاندا تەسیر و کاریگەری خۆی هەبووە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکان زیاد دەکەن ڕێژەکان بڕاستی ڕێژەی خوازراو نین ئەو ڕێژانە هەمویان کاریگەری خراپیان دەبێت بۆ سەر هەم خزمەتکردنی بواری تەندروستی لە هەرێمی کوردستان و هەمیش بۆ تەندروستی هاوڵاتیان چونکە بەڕاستی ئەمە دوو بابەتی پێکەوە مەربوطن و پێکەوە بەستراون هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمویان کە حاڵەتێکدا کە بەرکەوتەی ڤایرۆسی کۆڕۆنان لە سەنتەرەکان لە نەخۆشخانەکانن هیواخوازن کە باشترین خزمەتگوزاریان پێشکەش بکرێت بەڵام بخۆتان دەبینن
دەبینن ڕێژەکان زۆر لە زیاد بوونن و ڕێژەکان کە زیادیش دەکەن زیاتر ئەو هەموو ئێستا لە ئێستادا تەمەنی جیاوازی تێدایە و حاڵەتی جیاوازی تێدا هەیە و ئەوانەی کە سەردانی سنتەرەکانی دەکەن بە نیشانەکانەوە بە نیشانەکانی ڤایرۆسی کۆڕۆناوە سەردانی ئەو سنتەران دەکەن بەڵام لە هەمان کاتیشدا پێویستە هاوڵاتیان ئەم مەبدە لە لای خۆیان دروست بکەن کە ڕاستە ئێستا حالێن ئێمە لە واقعەیەکی ناخۆشداین ڤایرۆسەکە دروست بووە و تەشەنەی کردووە بەڵام دەبێت لە دۆخێکدا ئێمە قناعەتێک بۆ خۆمان دروست بکەین واقعەکە دروست بووە لە هەموو جیهان هەیە لە هەرێمی کوردستانیش هەیە دەبێت لەگەڵ بارودۆخەکە بڕۆین بەڵام ئەو ڕێنمایانێک کە هەشە پێویستە پارێزبەندیە خۆمان پێیان بپارێزین کە پارێزبەندین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕێنمایی زۆر سادە و ساکارن هیواخوازین هەموو هاوڵاتیان لەسەرم ڕێنمایانە پابند بن بۆی ئەو ڕێژانشکەم بنەوە و ئەم خەم و ئەم ناخۆشیش بە شێوەیەکی زۆر گەورە ناو هاوڵاتیان زیاتر تەشەن نەکەن بەشێک لە ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسەکە بوون پزیشکن و کارمەندی تەندروستی تا چەندە توشبوونی پزیشکان و کارمەندانی تەندروستی کەفی تەندروستی لە هەرێمی کوردستان پزیشکان کارمەندان کارگوزاران ئەوانەی لە کەرتی تەندروستی کار دەکەن بە حکمی ئەوەی کە لە سنتەری پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنان ئەمانەش هەمویان وەکوەر هاوڵاتیەکی تری هەرێمی کوردستان لە ئەگەری ئەوەدان کە تووشی ئەم ڤایرۆسە بن چکە بە خۆتان دەبینن ئەوان وەکو بڕێ دەستیان لەناو ئاگرەکەیە لەناو بابەتەکەیە لەگەڵ بابەتەکە ڕۆژانە تەعامل دەکەن ڕۆژانە سەردانی ئەو کەسانە دەکەن کە کەیسی پۆزیتیڤی ڤایرۆسی کۆڕۆنان ئێمە وەکو هاوڵاتیان لە دەرەوەی نەخۆشخانەکان دەبینین کە هاوڵاتیە کە بەس لە بەرامبەر تۆ پێ بڵێ تام هەیە یان کۆخەیەکی هەبێت هەوڵدەی خۆتی لە بە دوور بگری ئەگەر بێت و پزیشک و کارمەند کە سەردانی ڕاستە خۆی ناو سنتەرەکان دەکات سەردانی ئەو بەرکەوتوانە دەکات کە ڤایرۆسی کۆڕۆنان بەپێ حاڵەتە جیاوازەکان بەپێ ئەو ڕێژە ئەو حاڵەتانی کە هەیە بەرکەوتەیە و لەژێر ئامێری هەناسەدانی دەستکردە هەیە ئۆکسجینەیە پزیشکان و کارمەندان بە بەردەوامی سەردان دەکەن بۆیە بەردەوام لە بەردەم ئەو خەتەرەیەدان لە بەردەم ئەو ئەگەرەیەدان کە ئەوانیش توش ببن و ناکرێ بە شتێکی زۆر جیاوازی دابنین بەڵام لە هەمان کاتیش پزیشکان و کارمەندانیش لەسەر ئەو ڕێنمایانە پابندن کە وەزارەتی تەندروستی دایناون لە کۆگای سەرەکی دەرمانی هەرێم و لە کۆگای پارێزگاکان دەتوانم بڵێم بەپێ ڕێژی جیاوازی بەرکەوتوانی ڤایرۆسی کۆڕۆنا لە پارێزگایەکە بۆ پارێزگایەکی جیاوازە داواکاریەکان لە پارێزگایەکە بۆ پارێزگایەکی تر لە بەسنووری بەڕێبەرایەتیەکی گشتیەوە جیاوازیان هەیە بەڵام ئەوەی دەمەوێت باسی بکەم هەتا ئێستا ئەو ڕێژەیە کە پێویستە ئەو ڕێژەیە کە بۆ خزمەتکردنی ئەو نەخۆشایین لە ناو سنتەرەکانن تواندراوە دابین بکرێت بەڵام بە دڵنیاییەوە هەڵکشان و زیادبوونی زۆر و ئەو حاڵەتە وا دەکات زەختێکی زۆر دروست بێت بەر لە چەند ڕۆژێک ئەوە بوو بنمونە ڕێژەی پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنا داواکاری زۆری هاتە سەر و بەشی تاقیەکان زۆر داوایان کرد کە ئێمە پێویستمانە و پێویست دەکات کە حکوومەتی هەرێم هاوکار بێت ئەوە بوو ئێستا تواندراوە بەشێک دابین بکرێت و لە هەوڵی زیاتریشدان بۆ دابینکردنی هەم پێداویستی تاقیگەی و هەم پێداویستە پزیشکانی تر بۆ سنتەر و بۆ سنووری بەڕێوەبەراتی گشتەکان ئەم هاوکاریانە لەگات هەرێمی کوردستان وەگە پێم بڵێیت هاوکاریەکان چەندن چی دەکردناڵێن زیاتر هاوکاریەکان چن بەپێ ئەو ڕێککەوتنی لە نێوان وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جیهانی هەیە بۆ ئەوەی کە کۆمەڵێک هاوکاریمان بۆ بنێرن لە ماوەیەکی نزیک کە نزیکی دەتوانم بڵێم 12 ڕۆژ بۆ 12 ڕۆژی تر ئەو هاوکاریانە بەدەستمان بگەن وەکو خۆیان 2 ڕۆژ پێشتر پێیان ڕاگەاندی لە ماوەی 4 ڕۆژ بۆمان بگەێنن ئێستا تەواوی ئەو پێداویستە پزیشکانی کە بۆیان دابین کردوین و بۆیان ئامادە کردوین لە وڵاتی ئیماراتە لەوێ لە مرکزی ڕئیسی خۆیاندان ناوە و لە هەوڵیاندا لە هەوڵدان و لە پلاندان بۆ ئەوەی بەزووترین کات ئەمانە بار بکرێن و بینێرم بۆ هەرێمی کوردستان کە بڕەکەی وەکو خۆیان باسییان کرد نزیکەی 4 تۆن دەبێت بەشی سەرەکی کیتی پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنایە و بەشەکەی تری ئەو پێداویستیانەیە کە نمونەی پێوەردەگیرێت لە هاوڵاتیان بۆ ئەوی بنێدرێت بۆ سنتەرەکانی کۆڕۆنا و لەگەڵ میدیایەکەشی کە پێی نەقل دەکرێت بۆ ئەوی بگاتە جێی خۆی و پێش پشکنین و لە هەمان کاتیش بەشێکی تێدایە کە پێداویستی پزیشکی خۆپارێزین وەکو فەیشڵدا وەکو ماسکە و گاونە و کۆمەڵێک شتی تری خۆپارێزیە و هەندێک ئامێری ئۆکسجینی شتێدایە وەکو ئۆکسجین کۆنسنترێتەر
سپاس دەکەم دیارە حاڵی دیکە هەیە لە سلێمانی بەڵێ کۆژین ینی هەم دکتۆر دیار هەم لە سەرەتای هاتنی ڤایرۆسەکە بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئەرێنی و بە شێوەیەکی زۆر باش بەڵێ سپاس بۆ پامنێرمان سەرباز کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ ئازیزانم ئێستاش پامنێرمان ئەحمەد باشێکی ڕاستەوخۆ لە شاخی گۆیژۆ لەگەڵمانە ئاگرێک کەوتۆتەوە لەوێ ئەحمەد سڵاو لێبێ ئەم کاتت باش بێت ئەمێ بزانم زانیاریەکان لەسەر کەوتنەوەی ئەم ئاگرە چین ئەم کاتی ئێوە بینەران باشتر سڵاوتان لێبێت کۆژین ئەم شاخێکە لە پشتی منەوە دەردەکەوێت زنجیرە شاخی چیای گۆژە و پشتی بەرزایەکانی سلێمانی لێرە بۆ ماوەی چەند سەعاتێک دەبێت ئاگر کەوتۆتەوە بەڵام بە شێوەیەکی باش و لایەنێکی مەیدانی بەرگری شارستانی و تیمی فڕۆکەوانی توانیوانە کۆنتترۆلی بکەن و لەوە زیاتر تەشەنە نەسێنێت و بتوانن ئاگرەکە کۆنتترۆل بکەن و بیگوژێنەوە کاک دیار ماندوو بۆ و لەگەڵمان دەبێت نزیک دەبێتەوە لە ئێمە و قسەمان بۆ دەکە کاک دیار ئەم کاتت باش سڵاوت لێبێ سڵاو زانیارەکان لە ڕێیتەوە بیبیستی کاشمێر دوانزەی ئەمڕۆ ئاگرە کەوتەوە لەو چیایی پشتی بەرزایەکانی سلێمانی خۆشببختانە لە ماوەی دوو کاژمێرە توانرا کۆنتترۆل بکرێ بە هاوکاری تیمی فڕۆکەوانی سلێمانی و پێشمەرگە بە ڕێزەکانی سکرتارێتی هەواڵ مامجەلال و پۆلیسی دارستان و هەموو لایەنە پەیوەنددارەکان لە ئێستادا ئاگرەکە سەڵەسە کۆنتترۆل کراوە تەنها ئەو زەرەرەی هەبوو پوش و پاوانەکە سوتاوە زەرری گیانی نەبوو زەرری ژیانی نەبوو تۆزێ پوش و پاوان سوتا و هەندێک زەرریش بە داسنۆبەرەکان گەیشتووە ساڵانە ئەم جۆرە حاڵەتانە دروست دەبێت بەڵام لەو ڕێگەیەوە تیمی بەرگری شارستانی بە شێوی بەردەوام توانێتی ئاگر بڕ دروستکە ئەوە تا چەند کاریگەری هەبوو ئاگر بڕەکان ئەبێت بەڕێبەرەتی دارستان و پاوانی سلێمانی دروستیکەن دروستکردنی ئاگر بڕ ئەرچی سەرشانی بەرگری شارستانی نییە بەڕاستی ئێمە لە کاتی خۆشە دووسرامان کردۆ بۆ لایەنی پەیوەندیدار بەس لەوا چێ بۆی بارودۆخی داراییەوە ئەوانیش نەیانتوان وەکو پێویست بیکەن داوای ئێوە چییە بەتایبەت لەم وەرزەدا داوا لە هاوڵاتیان دەکەن زیاتر پابندی ڕێنمایەکان بن بۆی ئاگر لەم جۆرە نەکەوێتەوە دیمەنی شاخی گۆژە و ئەم زنجیرە چیایە هەر بەم جوانی بمێنێتەوە وەڵای ئەمە هەر داوامە لە هاوڵاتیان کردووە پابند بن بە ڕێنمایەکان بە هیچ شێوەی لەم شوێنانە ئاگر نەکەنەوانێ خۆیان بە دوور بگرن لەوەی کە شوشەی بەتاڵ یا شتانە فڕێبن چونکە پلەکانی گەرما بەرەو بەرزبوونەوە ڕواکەمان هەمووی هۆکارێکم بۆ کەوتنەوەی ئاگر ئەوەی لەسەر ئێمەش بێ لە خزمەتان نوێکەین دوا پرسیارم ئاگرەکەی سە کۆنتترۆل کرا ئاگرەکە سا کۆنتترۆل کراوە 100% سەرچاو زۆر سپاس زۆر سپاس بێ مەمنون کۆژین ڕایت گۆرانم لەگەڵایە وەکو تیمی فڕۆکەوانی کە ڕۆڵێکی سەرەکی و بەرچاویان هەبووە لە کۆنتترۆلکردن لەگەڵ هاوشانی بەڕێبەتی بەرگری شارستانی کاک ڕایت گۆرانم کاتت باش سڵاوت لێبێ تیمی فڕۆکەوانی ڕۆڵی چۆن بوو لێرە خێر بن سەرچاو ئێمە وەکو تیمی فڕۆکەوانی سلێمانی لە هەموو حاڵەتێکدا لە ئامادە باشیین بۆ ئەم حاڵەتی ئەم ڕۆکەش لەلایەن برادرانی ئاگرکوژێنەوە ئاگادارکرانەوە کە ئاگرێکی زۆر هەیە لەسەر ئەم شاخی ئێرە لە کۆنتترۆلی ئەوان دەرچۆ کە شوێنی ئەوەی نیە کە سیاری ئەوان و حریقەکانیان خۆ تەنکەرەکانیان بڕاتەوە شوێنەکە سەختە ئێمە ئاگادار کردو ئێمەش بە زووترین کات وەکو دوو تیم لە فڕۆکەکانی سلێمانی و بەڕێکەوتیم بەرەو ئێرە بە زووترین کاتیشەکانی خۆمان کرد خۆشببختانە ئاگرەکە کۆنتترۆل کرا بە هاوکاری برادرانی ئاگرکوژێنە و برادرانی ئاسایش کە لێرە ئەرکیانە بوو لەگەڵ تیمەکانی ئێمە بە سەرکەوتی کارەکەمان جێبەجێ کرد کۆنتترۆل کراوە بەڵێ لە ئێستادا خۆشببختانە لە هیچ شوێنێکم شاخە ئاگرنەمەوە هەمووی کۆنتترۆل کراوە کۆژین بە شێوەی بەردەوام بەڕێبەتی بەرگری شارستانی هەر کاتێک لە کار و ئەرکەکانی خۆیاندا پێویستیان کردبێت ئەگەر هاوکارم ڕۆژ وێنەکانتان بۆ بگوازێتەوە لە ئێستا هەر خەریکی کار و ئەرکەکانی خوانن بە شێوەی بەردەوام هاوکار و پشتیوانی بەڕێبەتی بەرگری شارستانین بۆ ئەوەی لە کاتی ئاگرکەوتنەوەدا تیمی فڕۆکەوانی و ئەو شوێنانی بەتایبەت لە چیا و شاخەکان کە پێویستی بەوەیە لە ڕێگەی هێلیکۆپتەرەکانەوە و ئاگرکوژێنەوەکان ناتوانن بچنە ئەو شوێنانی کە شوێنی سەختن و شوێنی بەرزن بەڵکو لە ڕێ ئەو هەلیکۆپتەرانەوە بە شێوەیەکی تیمی تایبەت وەکو کاری ئاگرکوژێنەوە ئەنجام دەدەن و ئەم ڕۆژتوانیانە بە شێوەیەکی باش و مەدانیانە لە ڕێگەی دوو تیمەوە کارەکەی خوان ئەنجام بدەن و ئەو دیمەنی کە ئێستا لە لای ئێوە دەبینرێت و ئەو زنجیرە شاخی کە زنجیرە چیای گۆیژە و بە تایبەت دەباشان و پشتی بەرزایەکانی سلێمانی لێرە توانراوە کۆنتترۆل بکرێت و زەرەر و زیانەکانی لەوە زیاتر نەبێت و هیچ زەرێکی گیانی تێدا نەبووە بەڵکو ئەو پش و پاوانی کە لەسەر چیاکەی سوتاون و لەلایەن تیمی بەرگری شارستانیەوە
کۆنتترۆل کراوە هەموو ئەم لایەنە پەیوەندیدارانەش بە شێوەی بەردەوام بەتایبەت لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە پێویستە هاوڵاتیان بەتایبەت هاوڵاتیانەی کە سەردانی ئەم ناوچانە دەکەن پابندی تەواوی ڕێنمایەکانی بەرگری شارستانی و لایەنە پەیوەندیدارەکان بن چۆن پابند بن بەو پابند بن کە هیچ خۆڵ و پاشاکێک هیچ خۆڵ و جۆرە جگەرەیەک کە فەڕە نەدرێت بۆ ئەوەی حاڵەتی ئاگرکەوتنەوە دروست نەبێت و هەموو ئەمانش بەڵێ سپاس بۆ پامنێرمان ئەحمەد کابەشێکی ڕاستەوخۆ لا سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکانیشی کا بۆ مایکی گەری کوردستان دوان سپاس بۆ تیمەکانیش کە توانیویانە بە شێوەیەکی خێرا ئەگرەکە کۆنتترۆل بکەن بەڵێ ئازیزانم ئێستاش پامنێرمان فەرحان باشێکی ڕاستەوخۆ لا هەڵەبجە لەگەڵمانە فەرحان سڵاو لێبێم کاتت باش بێت دەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین بەڵێ سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە ئەمڕۆژ لە پارێزگای هەڵەبجە و کۆمەڵێک زانیاری جۆراوجۆر هەن لە دیارترین زانیاریەکان پارێزگاری هەڵەبجە سەرپەرشتی کۆبوونەوەیەکی لیژناوە بەشەکانی قایمقامەتی هەڵەبجەی کرد کە لە ماوەی ڕابردوودا لیژناوە بەشەکان ڕۆڵێکی کاریگەریان بینیوە لە چاودێریکردنی بازار و جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە لەلایەن ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەڵەبجەوە دەردەچن لە دوایین ڕێنمایەکانی ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەڵەبجەدا جارێکی دیکە بە بابڵین پشوو لە دام دەستگا فەرمیەکانە ڕاگەندراوە جگە لە تەندروستی و ناوخۆ ئەو دام دەستگانەی کێشیگری ڕۆژانەیان هەیە و ڕێنمایی پێویست بۆ ناوچە گەشتیارەکان دەرکراوە و جەخت لەسەرەوە کراوەتەوە کە پێویستە هاوڵاتیان زیاتر پابندی ڕێنمایەکان بن و فرۆشارەکان ڕێنمایەکانی تایبەت لەلایەن ژووری ئۆپەراسیۆنەکان و تیما و بەشەکانی تەندروستیەوە کە پێیان داون جێبەجێ بکەن بە پێی دوایین ئامارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان نزیک بە 205 نەخۆش با بڵێن توشبووی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجە تۆمارکراون زیاتر لە 100 نەخۆشیان چاک بوونەتەوە لە ماوەی ڕابردوودا کە جێگەی خۆشحاڵیەوە چوار هاوڵاتی لە ناو نەخۆشخانەکانی نەخۆشخانەی وەفای تایبەت بە نەخۆشانی کۆرۆنا گیانیان لەدەستداوە و چوار هاوڵاتی دیکەی هەڵەبجەیی لە نەخۆشخانەکانی سلێمانی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون لە هەڵەبجە باوڵێن لە سلێمانی گیانیان لەدەستدا و لە هەڵەبجە بە خاک سپێراون لێرە ئەوەی کە جێگەی قسە لەسەرکردن ئەوەیە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا جارێکی دیکە تاقیگەی مۆلۆکیولەر کە تایبەتە بە پشکنینی تایبەت بە ئەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا ئەو کیتانی کە ڕۆژانم پشکنینیان پێدەکرد کیتەکان بەرەو کەمبوونەوە چوو بوون بە خۆشحاڵیەوە دوێنێ لەلایەن دەستگای مرۆیی مامەوە ژمارەیەکی زۆر کیت کە پێویست و زەرور بوون لەگەڵ ژمارەیەک پێداویستی و گاونی تایبەت بە قاوشەکانی کۆرۆنا گەیشتنە پارێزگای هەڵەبجە کە ئەمانە خۆی بۆ خۆی هاوکار و یارمەتی دەرێکی گرنگ بوون بە ڕاستیەوەی کە پشکنینەکان لەو تاقیگەیەنەوەستێەوە تیمە تەندروستیەکان بتوان پشکنینی بەردەوام بکەن هەرچەندە کە لە ماوەی ڕابردوودا سێ پشکنینی باڵێن سێ هەڵمەتی جۆراوجۆر لەلایەن دەستگای مرۆیی مامەوە بۆ نەخۆشخانەی وەفات چ لە تەسیسکردن یاخود داهێنانی دەرمان و پێداویستی و کەرەستی پزیشکیەوە بۆ نەخۆشخانەکە باڵێن ئەنجام دراون بەڵام ئێستاشی لەگەڵدا بێن نەخۆشخانەکە پێویستی بە هاوکاری خێرخوازان هەیە پێویستی بە هاوکاری ئەو کەسانە هەیە کە سەرمایه‌دارن بە تایبەت بۆ دابینکردنی پێداویستەکانی تاقیگە بۆ ئەوەی کە ڕۆژانە بتوان پشکنینەکان ئەنجام بدەن ئەوەی کە جێگەی مەترسیدارە ئەوەیە کە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ئاماژەی پێکرد ڕۆژانە ئەو پشکنینانی کە لە پارێزگای هەڵەبجە ئەنجامی دەدەن زیاد لە 150 پۆزتیڤن کە ئەمە دەگەڕێتەوە بۆ پابند نەبوونی هاوڵاتیان و جێبەجێ نەکردنی ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان کە خۆی بۆ خۆی هەم بارگرانیەکی گەورەشی لەسەر باڵێن کەرتی تەندروستی هەڵەبجە کرد باڵێن لەسەر هەڵەبجە دروست کردووە و دەخوازن لەلایەن پەیوەندیدارەکان هاوکاریان بن دوو هەواڵی دیکەی خێرا هەیە پێم خۆشە پێتان بڵێم کەمێک پێش ئێستا لە نەخۆشخانەی گشتی پێنجوێن بۆی وەرگەڕانی شۆفڵێک و کەوتنە خوارەوەیەوە گەنجێکی دانیشتووی سەی سادق گیانی لەدەستدا و کە لە ئێستادا تەرمەکەی لە نەخۆشخانەی گشتی پێنجوێنەوە کاری توێکاری و پزیشکی دادی بۆ دەکرێت هەر ئەمڕۆژ لە پارێزگای ئەمڕۆژ لە قەزای سەی سادق نەخۆشێکی دیکەی توشبووی ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەستداوە ئەمە ئەو زانیاریان کە لە هەڵەبجە و سەی سادق و پێنجوێن بۆ پامنێرمان فەرحان کابەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو بەڵێ عزیزانم هەروەکو وتمان لە تەوەری دووەمماندا باز لە مێژووی شاری سلێمانیەکەین لە ڕووی داهێنانەوە سەرتا باسێک لە مێژووی دروستبوونی شاری سلێمانیەکەین دواتر ئەو نازناوانەی کەنراوە سەر شاری سلێمانیەوە تا چەند لەگەڵ ئەم شارەدا دەگونجێن و تا چەند تا ئێستا ئەم وەرکەی پاراستووە هەر بۆ مەبەستەش مامۆستا محەمەد مەردان سەرۆکی کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کورد باشێکی ڕاستەوخۆ لەمانە مامۆستا گیان سڵاو لێبێم کاتت باش زۆر سپاس و
ڕێزمەیە بۆ بینەرانی ئازیز و خۆشەویست. بەخێراتی مامۆستاگیان سپاس دەکەم. مامۆستاگیان با سەرتا باسێک لە مێژووی دروستبوونی شاری سلێمانی بکەین. ئەمانێ بزانین کە ئەم شارە لەکەیدا دروست بووە و تا چەند ئەو مێژووی کە لە ئێستادا هەیە ئەو مێژووە ڕاستە لە ئێستادا. بڵێ ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ پێش دروستبوونی ئێستەی شاری سلێمانی ئەم ناوچەیە بە ناوچەی زاموا ناوزان دەکرێت کە هی سەردەمی لۆلۆیەکانە لەو سەردەمایە بە پێی مامۆسامی زەکی بەگوش و بە پێی مامۆسا عەبدوڕەقیب یوسف و چەندانی کەش کە لە پێش ئەوەیە ئەم شارە هەبووە نەک ئەم شارەی ئێستا بەڵکو بناغە و شوێنەوارەکانی وەکو خۆیە تا ئێستا دۆزراوەوە بیدراوە بەڵام ئەمەی کە ئێستا 1984 بە پێی چەند بەڵگەیەک ئەوەش ڕاست نییە مێژووە چونکم ئەگەر تۆ ئەگە سەیری مزگەوتی مەڵکەنی بکەیت 1975 دروست بووە مەڵکەنی لە پێشە وەکو ئەوەی باسەکەن لە شوێنی ئێستەی بازاڕی زێوەرا بووە چونکم ئەوە گرد بووە ئەو سلێمانی کەوتۆتە بینی دوو شیوی گەورەوە شیوێکیان لای مزگەوتی گەوراتۆتە خوارەوە شیوەکەی کە لای سەراو بۆ خوارەوە واتە ئەو کاتە ئەم مەڵکەنێک کەوتۆتە نێوانی ئەم دوو شیوەوە بە پێی ئەوەی کە باسەکرێت بەڵام کاتێک کە شاری سلێمانی دروستکراوەڵێن ئەمە گوازراوەتەوە بۆ شوێنی ئێستەی مەڵکەنی بەڵام کە تۆز دیقەتی مزگەوتەکە هەیە نووسراوە 1975 دروست بووە باشەوە گریمان مەڵکەنی گوازراوەتەوە بۆ ئەو جێگەی و بە پێی ئەوەی کە بابانەکان ئەمەی گواستۆتە ویستوانە ئاژەڵداری و مەڕووماڵات لە ناو شارەکەیان نەبێت کە دروستەکرێت بەڵام کە دیقەت لە مزگەوتی بابعالیەکی خۆ زۆر لە خوارەوەتە لە قاوەخانەی سەرچیمەن لە قەزازەکان سەر ئەو 1974 دروست بووە 10 ساڵ پێش ئەو تاریخە ئەو 9 ساڵ پێش ئەم تاریخەیە بەڵام ئەو مزگەوتە 10 ساڵ پێشەوە دیارە مزگەوتش کە دروست ئەکرێ یەکسەر دروست ناکرێت ینی تۆ ئەبێ گەڕێکێک دروست پێ ئەم گەڕەکەت بریتوێ لە چەند خانوویەک و ئەمجا هەمووی کۆ ئەبنەوە دەسەکەن بە دروستکردنی مزگەوتێک کەواتە پێش 1974 ئەو گەڕەکانە ئەبووە ئەنی ئەو شوێنانە هەبووە ئەنی بۆ ئەم مەبەستمان ئەگەڕێنەوە بۆ واتای خودی سلێمانی ناوچەیەکی تر بووە و کراوە بە شار ئەم مەبەستمان تاریخەکەی مێژووەکە 1984 کە تۆ سەیری دیقەت دە و مزگەوتایت و دیقەت لە مزگەوتەی بابعالیش ئەیت سیرەکەی ئەو 9 ساڵ و 10 ساڵ پێش ئەو تاریخی کە ئێستا ناونراوە 1984 کەواتە پێش ئەو تاریخە سلێمانی هەبووەکو چۆن سلێمانی کەوتوتە ناوانی ئابلاغ کە کۆنترین جێگە بووە وڵوبە لەگەڵ زەرگەتە و ئەوانە زۆر کۆن بوون لە پێش سلێمانی ئەم دێهاتانە هەبوو دوای ئەوە سلێمانی لێرە ئەم شوێنی ئێستەیە کە دروست بووە پێش ئەو تاریخەیە دروست بووە مامۆستا با باسێک لە سلێمانی بکەین لە ڕووی داهێنانەوە ئەمانە بزانین کە ئەم شارە لە ڕووی داهێنانەوە چۆن بووە و جیاوازی لەگەڵ شارەکانی تردا چیت بووە بێگومان شاری سلێمانی شارێکی کوردی خۆکردیە واتە کورد بۆ خۆی ئەم شارەی دروست کردووە وەک شارەکانی کەی تری باشووری کوردستان نییە چۆن ئێستا هەڵەبجە خۆمان کردومانە بە شار بەڵام پێش ئەوە سلێمانی کورد بۆ خۆی دروستی کردووە سلێمانی بۆ پێی کە هەم لە سەردەمی بابانەکان و لە سەردەمی شێخ مححمود و لەم سەردەمەشتا کە بۆ بە پایتەختی ڕۆشنبیری ئەم پایتەختە لە خۆیەوە نەبووە سلێمانی بۆ خۆی شارێکی شاری داهێنانەوە هەندێشتی هەیە لە چاو شارەکانی کەیە ئەم پێشدەست بووە مەسەلە ئەفراندن و داهێنانێک تایبەت بە خۆی هەیە لە چەندین لاو لە چەندین ڕووەوە کە لە شارەکانی کەیە کە شارێکی تازەیە بڵێن سلێمانی لە چاو شاری هەولێرایە بڵێن لە چاو شارەکانی کەیە ئەو داهێنانی کە لێرە هەبووە ناڵێم لەوانەی تر داهێنان نییە هەر لە هەموو جێگەی داهێنان و خۆی هەیە بەڵام سلێمانی تایبەتی جیاوازترە مەسەلە هەر لە ڕووی ڕۆژنامەوە هەر لە زۆر ڕۆوە کە ئێستا نایەتەوە خیاڵمانانی بەڕیز باسی هەر هەموو شتەکانی بکەین زۆرە
کە داهێنانەکە لێرەوە سەرچاوی گرتووە. بەڵێ مامۆستا بابەستێک لە ڕۆڵەکانی شاری سلێمانی بکەین ئەو کەسانەی کە لە شاری سلێمانی داژیاون تا چەند هۆکار بوون بۆ ئەو ڕووداوانەی کە لە شاری سلێمانیدا ڕوویان داوە. خۆی مەبەستەکەت زۆر ڕوون نەبوو لە مامۆستا ئەو کەسانەی کە لە سلێمانی داژیاون و کەسایەتیانی لە سلێمانیدا هەبوون تا چەند هۆکار بوون بۆ ئەو ڕووداوانەی کە لە سلێمانیدا ڕوویان داوە تا چەند هۆکار بوون بۆ بەرەو پێشبردننی ئەم شارە. ئەم شارە تایبەتمەندێکی خۆی هەیە، ینی دیقەتی ئەوە بە کێ بێتە ناو شاری سلێمانی هەرەوە نەماوەیەکی زۆر کەم لەم شارەیە بمێنێتەوە ئیتر خۆی بە خاوەنی شارەکە ئەزانێ. هینێکی تایبەتی تیا هەیە کە سەرنجی ئەو کەسانە بۆ خۆی ڕائیکێشێ. نمونەشمانانی تۆ ئەگەر دیقەت بێ ئەڵێ سەعاتاکۆیی مەسەلە سەعاتاکۆی کابراایە کە کاک سەعیدی ناوە لە کۆیەوە هاتۆتە شاری سلێمانی و ناوچەکەش بەهینی ئەوە ناندرا و لێرە ماوەتەوە کێبانەی و چێ نازانم چی و چی و چی و ئەم جۆرە شتانە هەر لە سەرەتاوە کە سلێمانی دروست بووە بابانیەکان داوایان لە تەواوی سلێمانی کردووە لە ناوچەکان کە خەڵک بنێرن بۆ شاری سلێمانی. ئەوانەیشی کە هاتوون بۆ شاری سلێمانی مەسەلە پیشەوەرەکان لە بانەوە هاتوون مەسەلە لە سنەوە هاتوون یا بڵێن لە زۆر جێگەیکەوە کە هاتوون لێرە نیشتەجێ بوون هەڵگیری ئەو پێناسی ئەو جێگێژ چۆنەڵی سەعاتاکۆی بۆ بە پێناسەیەک بۆ خۆی ئەو کەسە زیاتر لە خەڵکی سلێمانی دڵسۆز بۆ شارەکە. حتمما هەر شتێکە لەم شارەیە ڕوویابێ ئەو وەکو کەسێکی ئەم شارە بەرگری لێ کردووە. مامۆستا بابەستێک لە ڕووی ئەدەبی بکەین بۆ شاری سلێمانی. وەگەزانین کە لە هەرێمی کوردستان خاوەنی ئەدەبێکی جوانین ئەمەوێت باسێک لەوە بکەین کە شاری سلێمانی لە ڕووی ئەدەبیەوە زۆرترین لایانی ئەدەبێکی بەرکەوتووە. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ شاری سلێمانی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی بابانیەکان و سێری سێ کوچکەی بابان بکەین نالی و سالم و کوردی ئەتوانین ئەوانە بە پێشەنگ دابنێ کاڵێن بە پێشەنگ دابنێ ئەدەب بە شێوەزاری گۆران و ئەوانە لەکایەکە بۆ هەمووی بەو شێوە نووسرا بەڵام ئەوان توانیان گۆڕانکاریە یا بڵێن ئەفراندنێک لە ئەدەبا بکەن بەو شێوەی ئەمڕۆکە هەیە ئەنووسێ پێڵێن شێوەی سلێمانی ئەمە ئەو سێ کوچکەیە هێنایەنەکایەوە. ئەگەر ئێمە سەیری لەوێەوە بین ئتر بە هەریەکە قۆناغی تایبەتی خۆی هەیە لە سەردەمی نالی و سالم و کوردیەوە ئەم ئاوە ڕژاوە یا بڵێن ئەم داهێنانە هەتا ئێستا بەردەوام بۆ ڕۆژ بە ڕۆژ گەشە ئاکاو لە جوان بۆ نایە. مامۆستا لە ڕۆی هونەرەوە هونەر لە سلێمانیدا ئاستی چۆن بووە؟ بێگومان هونەر ئەگەر مەبەستت شێوەکاری بێ یا مەبەستت جوان نووسی بێ یا مەبەستت گۆرانی و مۆسیقا بێ لە پێش شارەکانی کە تیپی مۆسیقای سلێمانی لە شاری سلێمانیا دروست بووە کە مامۆستا شاکر فەتاحی ڕەحمەتی و ئەوانە لە ساڵی 1927 و ئەوانە دروستیان کردومە وەکو مۆسیقا وەکو جوان نووسیش بە دڵنیاییەوە کە شاری سلێمانیش زۆر جوان نووسی تیا بوو و ڕۆڵی لە بەرچاویان هەبوو بۆ جوانکردنی تابلۆ و جوانکردنی بەرگی کتێبانەی کە لەو سەردەمە هەیەیان ئەو کەشکۆڵانەی کە بە تایبەتی چۆن کەسایەتێکی وەکو مامۆستا نەجمەدین مەلا ئەو خەتە جوانەی هەبووە بە ئەم کەشکۆڵانەی نووسیوە تەنانەت مامۆستا پیرەمێتە خاوەنی کەشکۆڵێکی زۆر جوان بوو کە پێش ئەوەی بڕا بۆ ئەستەمبوڵ لە شاری سلێمەک و خۆی باسیەکە و ئاماژەی پێکە کەشکۆڵێکی یا دەستنووسێکی زۆر جوانی بە خەتی ڕەنگاوڕەنگ شتەکانی نووسیوە و کاتێکش کە ڕۆشتووە بەداخەوە لە شوێنی گەنمما بڵێن چۆن چاڵی گەنم لەوێ دایناوای زانیوەکینێکی کەمی پێچە کاتێک کە ڕۆشتووە دوای 25 ساڵ کە گەڕاوەتەوە بیری لەوە کردوێتەوە کە ئەوەی لەوێ
شاردێتەوە تەمان دوای 25 ساڵ نامێنێت جامە بەسمنەوەی لە ڕوانی لە ڕوانگەی هونەر و مۆسیقا و شێوەکاری و ئەوانە شاری سلێمانی بەڕاستی توانم بڵێم پشتی شێری بەرکەوت خۆشحاڵیەوە مام سەبابینە سەر مێژووی ڕۆژنامەگەری کوردی بێگومان کۆمەڵێک ڕۆژنامەنووسی بە توانامان هەبوو لە مێژووە وەکو مامۆستا برای محەمەد ئەمین زەکی بەد بەگ و شێخ محەممەدی خاڵ ئەمێ باسێک لەوانە بکەین کە تا چەند لە ڕووی ڕۆژنامەگەریەوە سلێمانی پێشەنگ بووە ئەوانی کە ئاماژەت پێیاد وەکو ئەمین زەکی بەکو مامۆستا شەمحەمەدی خاڵەوانە ڕۆژنامە گەر نەبوون بەڵێ مامۆستا برای محەمەد بەڵام سەر چاوەی هەمویان مامۆستا پیرەمێرد ئەتوانین بە پێشەنگی دابنین حسێن نازم و ئەوانە کە بەڕاستی کاتێک کە پیرەمێرد لە ئەستەمبول گەڕایەوە دوایەوە کە 25 ساڵ لە ئەستەمبول ژیانی بردەسەر گەڕایە بۆ شاری سلێمانی بەڵێ پیرەمێرد لە ئەستەمبول محافز بوواتە پارێزگار بوو لەوێ وازی لە هەموو شتێک تەنانەت کوڕ و خێزانەکەشی بەجێ هێشت و هاتەوە بۆ شاری سلێمانی یەکەم کارێکە دەستی پێکرد کاری ڕۆژنامەوانی بوو لە شاری سلێمانی ئەتوانین بە پێشەنگی دابنین مامۆستا پیرەمێرد و مامۆستا برای محەمەوانش کرد بۆ ئاماژەت پێ بەڵێ ئەوانش بۆ دەرکردنی گۆڤاری گەلاوێش کە ماوەی 10 ساڵ ئەو گۆڤاریان دەرکرد وە چەندین گۆڤاری تر هەبوو کە لە شاری سلێمانیە ئەتوانین ئێمە گۆڤاری پێشکەوتن کە ساڵی 1970 لە شاری سلێمانیا دەرچوو ئەمەش سەردەمی پێش پیرەمێر بووە کە 1920 ژمارەی لێ دەرچووە لە شاری سلێمانی سەردەمی ئینگلیزەکان بووە ئەوە بە یەکەم ڕۆژنامەی کوردی دائەنرێ کە لە شاری سلێمانیا دەرچوە دوای ئەو ڕۆژنامەی پێشکەوتن سەردەمی شێخ محەممەدی نەمرێش چەند ڕۆژنامەی کە لە شاری سلێمانی دەرچووە هەم لە ئەشکەوتی جاسەنە درێژەی بەو ڕۆژنامەیە. بەڵێ کاک محەمەد بەردەوامە بین ئەگەڕێم وەلای بەڕێزت ئێستاش پەیامنێرمان هونەر ڕەسوڵ باشێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانایە هونەر سڵاو لێ بێم کاتت باش بێت ئەمە بزانام زانیاریەکان لای تۆ چین. سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕێکارەکان بە شێوەیەکی گشتی بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری نەخۆشی کۆڕۆنا بەردەوامی هەیە دەوامی فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنوورەکە وەستاوە و بە شێوەی بەردەوام لەلایەن لیژنەکان و تیمە تایبەتیەکانی تەندروستی و هاوڵاتیان ئاگادار دەکرێن و ڕێنمایی پێویستیان پێدەدرێت کە پێویستە پابەندی ڕێنمایەکان من تاوەکو نەخۆشی کۆڕۆنا لەو ڕێژەی کە هەیە زیاتر بڵاو نەبێتەوە قەدەغی هاتچۆ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین وەکو ڕۆژانی ڕابردوو ینی ئاساییە بازاڕ و شوێنە گشتەکان کراون ئەوەی کە جێگای سەرنجە لای تیمە تەندروستیەکانیش ئەوەیە کە بەشێکی هاوڵاتیان کاتێک بۆ پڕکردنەوەی پێداویستی ڕۆژانە سەردانی بازاڕ و شوێنە گشتەکانی ڕانیە و قەڵازێ بەگشتی لە دەڤری ڕاپەڕین دەکەن کەمترین پابەندی ڕێنمایەکانی تەندروستی دەبن کەمترینیان پابندن و ئەمە لە کاتێکدا بەردەوام مەترسیەکانی نەخۆشی کۆڕۆنا و هۆکارەکانی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا بە هاوڵاتیان ڕادەگەیەندرێت کە پێویستە پابەندی ڕێنمایەکان بن لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کۆژین تا ئەم ساتە 1870 پشکنین ئەنجام درراوە و 248 هاوڵاتی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین تووشی نەخۆشی کۆڕۆنا بوون کە 93یان لە ڕەگەزی مێن و 148یان لە ڕەگەزی نێرن و لە ناو توژبووەکاندا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین حەوت منداڵیش هەیە لەم ڕێژەیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین تا ئێستا تەنها 47 هاوڵاتی چاک بوونەتەوە و گەڕاونەتەوە ماڵەکانیان دوایەوەی کە دوهامین پشکنینیان بۆ کراوە بەداخەوە لە ئیدارەی ڕاپەڕین 9 هاوڵاتی بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە گیانی لێدەستداوە و 19 هاوڵاتیش لە ئێستادا لە 2 سنتەری کۆنتڕۆڵکردنی نەخۆشی کۆڕۆنا لە شاری ڕانی و لە شاری قەڵازێ لە ژێر چاودێری پزیشکیدان کۆژین لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین تاوەکو ینی چەند هەفتەیەکیش دوای ئەوەی کە لە شارەکانی هەرێمی کوردستان کۆڕۆنا تۆمار دەکرا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هیچ حاڵەتێک نەبوو دواتر بە درێژای 2-3 مانگی سەرەتای نەخۆشی کۆڕۆنا لە ئیدارەی ڕاپەڕین تەنها 2 حاڵەت تۆمار کرا بەداخەوە لە دوای جەژنی ڕەمەزانەوە ڕێژەیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بەرز بووە کە
لە ئێستادا 248 حاڵەت دەستوری ئیداری ڕاپەڕین تۆمار کراوە و بەپێی ئەو پشکنین و ئەو پێویستەی کە لە بەردەستدایە هەوڵ دەدرێت کە پشکنی زیاتر بۆ هاوڵاتیان بکرێت لە ڕاستیدا لە سەرەتای نەخۆشی کۆڕۆنا لە سنووری ئیداری ڕاپەڕین هەوڵ دەدرا کە لە هەموو شوێنێک پشکنین بکرێەوە سامپڵ وەربگیرێ هەتا مارکێت و شوێنە گشتەکان ئەوانەی کە بەرکەوتیان لەگەڵ هاوڵاتیان هەیە هەوڵ دەدرا پشکنیان لێ وەربگیرێ بەڵام بەداخەوە بەرزبوونەوەی ڕێژەکە یعنی ئەم قۆناغی لە سنووری ئیداری ڕاپەڕین گۆڕی لە ئێستادا لە شوێنە گشتیەکان لە مارکێتەکان ینی کەمترین پشتین وەردەگرێ بەتەنها ئەو پشکنین لەو کەسانە وەردەگیرێ کاتێک کەسێک هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنایە ئەوانەی کە بەرکەوتیان لەگەڵدا هەیە و کەسی نزیکن لە منداڵ و خێزان و ئەنی ئەوانەی کە لەناو یەک خێزاندان زیاتر پشکنیان لێ وەردەگیرێت ئەمەش بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەکەیە ئەگەرنا وەگاماژەم پێدا لە سەرەتا ئەو کاتانەی کە حاڵەتەکان چەندانەیەک بوون تەندروستی خۆی بە دوای نەخۆشی کۆڕۆنادا دەگەڕا و هاوڵاتیانن لە بەنزیخانە و مارکێت و شوێنە گشتەکان هەوڵ دەدرا کە سامپڵیان لێ وەربگیرێ ئەوەی کە جێگای خۆشحاڵیە لە سنووری ئیداری ڕاپەڕینەوەیە ینی ڕۆژانە لە لایەن بانکی خوێن لە نەخۆشخانەی گشتی ڕانی ئەوە ڕادەگەندرێ بەشێک لەو هاوڵاتیانی کە بە خۆشحاڵیەوە لە نەخۆشی کۆڕۆنا چاک بوونەتەوە پلازما دەبەخشن ئەمە شنگاوێکی زۆر گرنگە و بەردەوامیش لەلایەن تەندروستی ڕاپەڕینەوە هاوڵاتیان بەو ئاراسەیەدا هاان دەدرێت ئەوانەی کە چاک بوونەتەوە و نەخۆشیەکەیان تێپەڕاندەوە لە دوایین پشکنیندا ئەنجامەکەیان زۆر باشە پلازمان لێ وەربگیرێت تاوەکو ببنە هۆکاری ڕزگاربوونی یانی هاوڵاتیانی تر لە سنووری ئیداری ڕاپەڕین لە ئیداری ڕاپەڕین کۆژین دوهامین شت کە دەمەوێت ئاماژەی پێ بدەمەوەیە کارکردن لە نەخۆشخانەیەکی گەورەی کۆڕۆنا لە سنووری ئیداری ڕاپەڕین بەردەوامی هەیە و پێ دەچێت لە چەند ڕۆژی داهاتوودام نەخۆشخانەیە بکرێتە خزمەتی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین. بەڵێ سوپاس بۆ پامنێرمان هوەر کا بە شوێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بوو ئەگەڕێم وەلای میوانەکەم مامۆساگیان باباسێک لە پیرەمێردی شاعیر بکەین لە کاتێکدا کە چۆتە دەرەوەی سلێمانی و دەرەوەی هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی کللتور و پێشکەوتنی گەلان بێنێتەوە بۆ ئەم شارە و سوود بگەێنێ بەم شارە. بەڵێ بێگومان ئەستەمبولی ئەو کاتە سەردەمی عوسمانیەکان لەبەرەوەی ناوەندێکە لە بینی ئەوروپا و ئێرە بڵین ڕۆژهەڵات چی کللتوری ئەوروپا و ئێرە هەمووی لە کۆبەوە لە سەردەمی عوسمانیەکانە پیرەمێرد زۆر کەڵکی لەو کەلەپور و کەڵچەرەی کە لە ئەستەمبوڵا هەبێ کردو و کاتێکە هاتوتۆ بۆ شاری سلێمانی هەوڵیاوە ئەوەی کە لەوێ بینێتی ئەمش لێرە بەرجەستی بکات و ئەو داب و نریت و کەلەپور و فۆلکلۆر و شانەی کە هەبووە پیرەمێرد کاری تیا کردووە. بەڵێ مامۆستا بابەسێک لەو بکەین کامەران موکری شاعیر ئەم ناوەی بە شاری ڕۆشنبیری ناوناوە ئەمێ باسێک لەو بکەین تا چەند ئەم شارە وەکو شاری هەڵوەت و قوربانی ناوناوە ئەمێ باسێک لەو بکەین تا چەند ئەم شارە لە ئێستادا ئەو مۆرکەی پاراستووە. خۆی شاری سلێمانی تایبەتمەندێکی خۆی هەیە من خۆم ئەوم وتووە دایمەن سلێمانی شارێکی یاخیە ئەنی بە کەس دەستەمۆ نابێت ئەنی چەند باش بە لەگەڵی باشە بێ لەگەڵت مەبەستم خەڵکەکەیەتی خەڵکی شاری سلێمانی بەڵام شاری سلێمانی وەکو زەردەواڵە وایە بی و ڕوژێنی بە ئاسانی هیند نابێت چاک نابێتەوە. مەسلەی مامەسا کامەران موکری لە کات و سەردەمی خۆیان گەنجێکی تێکۆشەر و گەنجێکی ئازا و ئەوانە بووە بەڕاستی ئەتوانم بڵێم بە پێشەنگی تەواوی خۆپیشاندارەکانی ئەو کاتی ئەو سەردەمەی شاری سلێمانی دانرێت نەکەر خۆی بەڵکو بنەماڵەکەشیان هەر بە هەمان شێوە ناسراون و خەڵکانێکی تێکۆشەر و دڵسۆزی نەتەوەی بوون بەتایبەتی خۆپیشاندانەکان بەردەوام کامەران موکری لەسەر ملی خەڵک بۆ وتافکێشان و بۆ ئەو جۆرشانە جا هینێکی تایبەتی خۆشی تیا هەبووە وەکو بڵێن چۆن لە مزاهرا و لە خۆپیشاندانە چۆن وتافکێشان و ئەو جۆرشتانە ئەو یەکێک بۆ لەوانە کامەران موکری لە ساڵی 1940 و ئەوانەیە کە ئەم هەڵمەت و قوربانی
بڵێ ئەو داهێناوە بەڵێ سلێمانی شاری هەڵمەتە و شارێکی قوربانیە لە هەموو شتێکە هەڵمەت ئەبا تێ ئەکۆشێ و پێشەنگە لە زۆر شتا و لە هەمان کاتیشا قوربانێکی زۆریاوە لە سەردەمی بابانێکوانەوە بگرە هەتاکو ئێستش بەردەوام خەریکی قوربانیدانە شاری سلێمانی بەڵام کامەران مکری لە چلەکانەوە بەردەوام بۆ هەتاکو ساڵی 1962 کە یەکێک بۆ لە ئەندامانی لیژنەی باڵای یادکردنەوەی جەژنی نەورۆز لە توی مەلیک و ئەوانە پێشەنگ بووە کامەران مکری لەو ئەتا ئەو کاتە بەڵام لە دوایی شەستەکانەوە ئیتر وردە وردە کامەران ئیتر نازانم بەرەو پیرەکە ئەڕوات یان بڵێم چی ئەچین ئەتوانی بڵێن کورد هەموو کوشانازی بە کامەران و کریەوە بکە. مامۆسایەکێکی تر لە نازناوەکانی تری ئەم شارە شاری ڕۆشنبێریە بۆ چەندین نووسەر و شاعیر لەم شارەدا ژیاون. ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند ئەم شارە لە ئێستادا ئەو مۆرکەی هەیە تا چەند لەگەڵ بوونی ئەو سەردەمەدا گونجاو و ئێستاش ئەو شارە گونجاو یاخود هەروەکو ناوێکە هی ئەو کاتێ و ماوەتەوە بۆ ئێستا. من سەرەتا ئاماژەمان پێکرد بەڵام بۆ زیاتر قسەکردن لەسەرەوە یەکەم چاپخانە لە باشووری کوردستان لە شاری سلێمانیا بووە ئەجا چاپخانە ڕووی گەشی شارستانیەت پیشان ئەیە ئێمە کە یەکەم چاپخانە لە شاری سلێمانیا هەبوو بێ لە ساڵی 1920 حتمما ئەوە بناغەیەکە بۆ ڕۆشنبیری شاری سلێمانی وتمان لە شاری سلێمانی ساڵی 1920 و 28 تیپی مۆسیقای لە شاری سلێمانی دروست بووە و یەکەم ڕۆژنامە لە باشووری کوردستانە هین پێشکەوتون 1970 چاپکرا و بڵاو بۆتەوە ئەمانە بۆ خۆی گەواهی ئەوە ئەیان کە ئەم شارە لە کۆنەوە لە سەردەمی وەکو ئاماژەم پێ سێکوچکەی بابانەوە هەر شاری ڕۆشنبیری بووە. مامۆستا وەکو خۆتان و کۆمەڵەکەی خۆتان تا چەند هەوڵتان ناوە بۆ هێشتنەوەی ئەم نازناوەی سلێمانی؟ ئێمە وەکو کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کورد ئەوە مەبەست بەڵێ ئێمە کە لە ساڵی 1991ەوە دروست بووین و تا ئێستا تێگڕای ئەندامانمان خۆبەخشانە و لە ساساری خۆیان کارەکەن سپاس دەکەم. یەکەم شت ئێمە توانیمان لە دوای ڕاپەڕینەوە یەکەم ڕێکخرا بووین کە یادکردنەوەی جەژنی نەورۆز بهێنینەکایەوە ینی چۆن پیرەمێرد لە گەڕانەوەیە لە سەرەتای بیستەکانەوە چۆن پیرەمێ سەردەمی پیرەمێر نەورۆز لە حوجرە و ئەو جۆرە شوێنانە هێنایە دەرەوە پیرەمێرد بەو شکڵە مۆدێرنەی کە هەبووە لە مامەیارە یادی کردوێتەوە بەڵام ئێمە پێشکەوتتر بەهۆی سەردەمەکەەوە تەوانەوەش ئازادی بۆ سەردەمەکە ئەگەڕێتەوە توانیمان ئەو ڕێچکەی پیرەمێرد زیندوو بکەینەوە و لە هەمان کاتیشا یادی شاری سلێمانی وە کۆمەڵەی کەلەپور چەند ساڵێک یادمان کردووە ڕۆژنامەی سلێمانیش هەر ئێمە دەریەکەین و لە هەمان کاتیشە شەوی چلە کە پێ ئەوترێ یاڵدا بە هەمان شێوە هەر ئێمە زیندومان کردوێتەوە ئێستش لە بەرنامەمانایە خەریکی شەوی بەراتین کە شەوی بەراتی جەژنێکی ڕەسەنی کوردی و بە تایبەتی لە شاری سلێمانیا یا دەکرێتەوە لەگەڵ ئێزیدیەکان لە شنگال و ئەوانە جا شاری سلێمانی بیرم نەبوو ئەوەت پێ بڵێم هەر لە سەرەتایەوە چی دابوو نەریت و کەلەپور و مێژوویەی ملەتی کوردە لە ناوسکی خۆیان هەڵیگرتووە لە ناو دڵی خۆیان یعنی چۆن ئێستا سەیری بەراتەکەی بەرات لە هیچ شارەکانیکەی باشووری کوردستانە یاد ناکرێتەوە بەڵام لە شاری سلێمانی هەل لە کۆنەوە تۆ سەیری خوالی خۆش بوو عوسمان عەلی کە چۆن ئەو سرودەی عوسمان عەلی وەکو سرودەکەی پیرەمێرد ئەم ڕۆژی ساڵی تازی ئەو شەوشەی بەراتەکەی عوسمان عەلی کە شێری مەتوەشە تەماشاکەی ئەمانە بۆ خۆی سلێمانی شارێکی زیندووە ئەنی بەردەوام ئەمانی کە لە هەکبەی خۆرجی خۆیان کۆ کردوێتەوە پێویستی بەوە ئێمە یەک بین ئەمانە ئیشیان لەسەرکەین کۆمەڵەی کەلەپورە لە نەوەیەکەوە تا ئێستا کار لەسەر ئەو خۆجاکە و لێهێنینە دەرەوە بەپێی ماوە کاری بۆەکەین. بەڵێ مامۆستا با باسێک لە مێژوو نووسە بیانیەکان بکەین ئەمانە بزانین کە چیان دەربارەی ئەم شارە نووسیوە.
زۆربەی مێژوو نووسە بیانیەکان وەکو پێم وتی ئەم شارە هەچیەتە ناوێەوە ئیتر بە تەبیعەت شارەکەی خۆشەوێ ناتوانێت خۆی بە خەڵکی سلێمانی نەزات تۆسی مستەر ڕیچکە ڕاستە مستەر ڕیچ تۆزە زیاتر باسی هەڵەبجە ئەکات بەڵام کە هاتوێتە شاری سلێمانی 1920 باسی حەمام و باسی هینی سلێمانیەکە ڕاستەکە ئەو کاتە سلێمانی بە شێوەیەکی ئەندازیاری نەبوو ئەندازایی نەبووە خان و شتەکانمان بەڵام ئێمە هەر لە سەرەتاوە شاری سلێمانی کە جوولەکان جوولەکەی تیا بوو گاوران مەسیحی تیا بووە و لەگەڵ تێگڕای دیانەکانی کە لە شاری سێمە هەموو ڕێز لە یەکتریەکردن و هەر هەمووی یەکتری خۆش و هیچ جیاوازیەک لە بینی نەمەسیحی و نە جوولەکە و لە هیچ شتێکا لەم شارە ناکرێت و بڕۆ سەری و ئێزی دیانە بکە کە لیان خەوما لە شنگالەوە داعش ئەو شاری ئاوادەکات متە سلێمانی ئێزە ئەوانە سلێمە خەڵکی سلێمانی زیاتر دڵسۆزترن بۆ شاری سلێمانی یان ئەو هاوڕێیانەمان نووسینانە بۆتە بەڵگە لە ئێستادا هەموو نووسینەکە بێ بە بەڵگە بەپێی بێگومان بەپێی زەمان بۆ بەرەو پێشبردننی ئەم شارە تا چەند بۆتە بەڵگەیەک لەسەر ئەوەی کە مێژوویەکی ئاوا پرشنگداری هەیە تا ئێستا وەکو پێم وتی شاری سلێمانی ئێستا تۆ سەیری کۆمەڵەی کەلەپورکە ئەبینی یەکەم کۆمەڵی لە سلێمانی تۆ سەیری بنکەی ژینکە سەیرەکەی یەکەم بنکەیە لە ئاسی کوردستانی گەورەشە بەڕاستی ئەنی ئەوانە کە تۆ دیقەتیانێ بە سەیری تیپی مۆسیقای سلێمانی کە 27 و 28 دروست بوو ئێستا درێژە پێدەرێتی کە برایانی مامۆستانی تیپی مۆسیقای سلێمانی یعنی سیرەکەی لە ڕووی ڕۆشنبیریەوە زۆرترین ئەو ڕێکخراوانە لە سلێمانیا دروست سیرەکەی ئەرشیفی نەتەوەی کوردستان لەسەر ئاستی هەموو کوردستان لە شاری سلێمانیا دروست بووە ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە ئەم شارە شارێکی زیندووە بەردەوام بە دوای شتێکە گەڕێ کە نەکرا بێت ئەم ئیشی لەسەر بکات مامۆستا باسێک لە ڕۆڵی ژنان بکەین ئەمە بزانم کە تا چەند ژنان ڕۆڵیان هەبووە لە بەرەو پێشبردننی سلێمانی و لە بوارەکانی ژیاندا بەشداریان هەبووە بۆ ئەوەی کە شاری سلێمانی بەرەو پێشەوە بەرن هەر لە سەرەتاوە شاری سلێمانی ئەتوانم بڵێم ژنان ڕۆڵی لە بەرچاویان هەبووە بەڵام کە باسی ژنانەکەی تۆ ڕاستەخۆ حەبسەخانت بیرەکەوێت و حەبسەخانی نەقیبت بیرەکەوێتەوە بەڵام لە سەردەمی بابانیەکانە ئەوەی لە کۆبانی بینیمان کە کچ و کوڕ چ قارەمانێتێکیان کرد کۆبانیان نیا بەدەستەوە بڕات 1950 هەمان ئەو شەڕێکە لە کۆبانی کراوە لە شاری سلێمانیا کراوە کۆڵان بە کۆڵان ژن شەڕی کردووە تۆ گەر مامۆستا جەمال بابان ئەوەی بڵاو کردوێتەوە کە ساڵی 1950 چۆن ژنان ڕۆڵیان هەبووە لە شاری سلێمانی شان بەشانی پیاوان هەر لە ئێستەی سەهۆڵەکەەوە کە مشیراوە و مسکێنان و قۆریەشکا و ئەوانەی پێڵێن بە شەڕ هاتوونەتا ناو شاری سلێمانیەوە شەڕی دەستەویە خەر لەم شارەیە کراوە ئەنی ئەوەی کە ئەو کچانی لە کۆبانی کردویانە لە 1950 لە شاری سلێمانیا کراوە ئەنجا تۆ گەر بیت سیرەکەی لە ساڵی 1926 یەکەمی قوتابخانەی کچان لە شاری سلێمانیا کراوەتەوە یان سیرەکەی یەکێتی ژنان لە شاری سلێمانیا دروست کراوە پیرەمێردی نەمر جێگیری سەرۆک بووە ئەنی خۆش سەرۆکەکە ژن بووە پیرەمێرد جێگیری بووە ئەنی تۆ سەری چۆن ئێستا ناوی چییە شێرکۆ بێکەس وەکو بەیان خان بەیان محەمەد شتێکی نووسیوە لە بۆ مەلای گەورە ئەڵێ شێرکۆ بێکەس لە ڕۆژی جیهانی ژنانە ئەڵێ من ئەمڕۆ شێرکۆ شەفیقەم تۆ سەیری چەند زیندووە چەند جوانیانی ئەو ڕۆژە ناڵی شێرکۆ بێکەس ئەڵێ شێرکۆی کوڕی شەفیقەم کەواتە ئەمە بۆ خۆی بە زیندوو هێشتنەوەی ژنانە ئەنجا تۆرە سەیری ژنانش کە لە ڕێخستەکانە چ ڕۆڵێکیان هەبووە لە پێش ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕین و ئەمانە ژنان دەوری سەرکیان هەبووە لە شاری سلێمانی مامۆستا ئەمەوێت بزانم کە دوا پەیامت چییە بۆ ئەم شارە و بۆ خەڵکی ئەم شارە من ئەڵێم دوا پەیامی من سەدام حوسێن بەو دڕندەیی خۆی ئەڵێ لێتان ناشارمەوە زۆر لە سلێمانی ترساوم عەبدوڵڵا وجالان ئەڵێ
بۆ ڕزگاری تەواوی کوردستان پێویستمان بە 3 سلێمانی هەیە کەواتە شاری سلێمانی کە ئەڵێن شاری هەڵمەت و قوربانەی تکا ئەەکەم چۆن دوشمنانی یەک لە دوای یەکی عێراقی دژی ئەم شارە بوون تکا لە حیزبە کوردیەکانش ئەەکەم و لە دەسەڵاتداران سلێمانیتان خۆش بێت سلێمانی پشتگوێ مەخەن سلێمانی شاری شارانە بەڕاستی گوناحە بۆ دەردە بڕوات دەستەکانی خۆش بە مامۆستاکان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ مامۆستا محەمەد مەردان سەرۆکی کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کوردی کە بەشێوەیەکی ڕاستە و خۆل لامان بوو بەڵێ ئازیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن